ئازیزانم لە هەرجەیەکەم سڵایەوەتان لەوێت بەیانیتان باش بێت بۆ هیواین هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن. خۆشحاڵی نەمڕۆژ کۆمەڵە بڕگە بابەتمان بۆ ئامادەکردوون بۆ هیواین کە تاکۆتایی پرۆگرامەکەمان بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانی ئەوڕۆمان ببینن. خۆشەویستانم بۆ ڕۆژمان دوو تەوەری سەرەکیمان بۆ ئامادەکردوون. لا تەوەری یەکەم و سەرەتاماندا باس لە شێرپەنجەی مەمکەکەین بزانین ئەم نەخۆشیە چییە و هۆکارچیە ڕۆژ بە ڕۆژ ئەم نەخۆشیە زیاد دەکات. لە هەمان کاتیشدا باسێک لە نیشانەکانی ئەکەین بزانین کە نیشانە پێشوەختەکانی چین. لە هەمان کاتیشدا باسێک لەوە دەکەین کە هۆکارەکانی دروستبوونی ئەم نەخۆشیە چین. دواتریش باس لە چارەسەرەکانێکین و باز لەو کەسانەش ئەکەین کە باس لەوە دەکەن کە چارەسەریان بۆ دەکرێت بەڵام سەر هەڵدەداتەوە ئەمانێ بزانین کە هۆکاری ئەمەش چییە. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان. لا تەوەری دووەماندا باس لە پەروەردەکردنی منداڵ دەکەین و گەزانین کە منداڵ چینێکی گرنگی کۆمەڵگایە و پێویستە هەمووان چاومان لە منداڵەکانمان بێ. ئەمڕۆ باس لەوە دەکەین کە چۆن منداڵەکانمان پەروەردە بکەین، پێویستمان بەچێ بۆی کە پەروەردەیەکی باش بدەین بە منداڵەکانمان. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین تا چەند گرنگە خێزانەکان کاتێکی زۆر بۆ منداڵەکانیان تەرخان بکەن و لە کێشەکانیان بکۆڵنەوە بۆ ئەوی بتوانن پەروەردەیەکی جوان بدەن بە منداڵەکان. ئەمە تەواوی تەوەرەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە تاکۆتایی بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. بەڵێ خۆشەویستانم هەروەکو وتمان لا تەوەری یەکەم و سەرەتاماندا باس لە نەخۆشی شێرپەنجەی مەمکەکەین بزانین کە ئەم نەخۆشیە چییە و هۆکارەکانی چین و دواتریش باس لە چارەسەرەکانەکەین. هەر بۆ مەبەستەش دکتۆر نەریمان محەممەد پسپۆڕی نەخۆشیەکان و نەشتەرگەری بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە لامانە. دکتۆرگیان سڵاو لێوێ بەیانیت باش بێت. سڵاو لە ئێوەش، سڵاو لە بینەرانتان، بەیانیتان باش. سپاس دەکەم بە خێراتیت. دکتۆر با سەرتا پێناسێک بۆ نەخۆشی شێرپەنجەی مەمکەکەین بزانین چییە؟ بەڵێ شێرپەنجە بە شێوەیەکی گشتی بریتیە لە ئەو خانانەی لەشکە لە کۆنتترۆلی مێشک و کۆنتترۆلی هۆرمۆناتەکانی لەش دەرەچن. ئەم خانانە وەکو خۆتەزانی خانەی ئاسایی بیدایەتی هەیە، دەستپێکی هەیە و کۆتایی هەیە، سویچی ئۆن هەیە و سویچی ئۆف هەیە کە بەڵام شێرپەنجە کە دروستە بێ ئەو خانانە لە کۆنتترۆلی مێشک و هۆرمۆن و ئەنزایمەکان دەرچن چیتر ئۆف نابن، هەر بە بەردەوامی گەشەکەن و گەشە ئەسەنن کە بە بەردەوامی گەشەکەن گەشەکردنەکەیان خێراترە لە گەشەی خانەی ئاسایی و بەردەوامە بێ و ناکوژێنەوە. اینجا لە شوێنی خۆیان لەسەر حیسابی خانەکانی دەوروبەریان گەورە بن و زیادەکەن. اینجا کە شوێنیان پێ تەسک بود هەستەکەن دەست دەکەن بە بڵاوبوونەوە لە ڕێگەی دەمارەکانی خوێن، لە ڕێگای جیهازی لیمفاوی ئەچن بۆ شوێنی کە لەو شوێنانش ڕەگداکتون و لەوێش بڵاوە بنەوە. شێرپەنجە اینجا هەڵەسێ بە خواردنی هەموو هێز و توانا و ئەو ئیمکانەتی لەشی مرۆڤ هەیە، ئەو خواردنەی کە لەشی مرۆڤای هەموو ئێخۆنە تا مرۆڤەکە وەکو بڵێ ئەچەوسێنەوە و ئیتر زاڵە بن بەسە مرۆڤەکە. دکتۆر ئەمێ بزانم کە چ نەخۆشیێکی تر هەیە بەدەل لە شێرپەنجە لە مەمکە هەبێت؟ وەکو ئێمە زین لە مەمکە زۆرەهای جۆر نەخۆشی هەیە، لە تەمەنی مناڵیەوە تا تەمەنی پیری هەموو گروپ کراون و پۆلین کراون. ئەگەر دەست پێ بکەین لە هەمووی باوتر ئیلتیهاب و هەوکردنی مەمکە بە تایبەتی لەوانەی کە شیرەدەن بە مناڵ و بە تایبەتی مناڵی یەکەمیان و دواتر و اینجا تووشی ئیلتیهاب دێن و تووشی جەراحەت و ئەو شتان دێن. ئەوە باوترین کێشەیە کە لە ئافرەتایە وەکو نەخۆشی. وەکو باری ئازار یەک لەو نیشانانەیە کە زۆربەی زۆری ئافرەتان بە جۆرێک لە بەشێک لە ژیانێت تووشی هاتون و هەیان بووە. ئەم ئازارە بە نەخۆشی حساب ناکرێت زۆربەی کات وەکو حاڵەتێکی فسیۆلۆژی تەبیعیە بە تایبەتی ئەوانەی پەیوەندی بە سۆڕی مانگانەوە هەیە. ئەمانش ئەو وەکو بەشێکی نەخۆشیە نەتیجەی دروستبوونی ئاوسانی بۆڕیەکانی خوێنە. ئەو ئازارە بەشێکی نەتیجەی ئیلتیهاباتە وەکو باسم کرد. اینجا بەشێکی کەش لەوانەیە نەتیجەی ئەنجامی دروستبوونی کیسە لە مەمک. بێزگەلەوە گروپێکی زۆرمانە نەخۆشی بێزەرەر هەیە لە مەمکە لە هەمووی کەمتر باوتر کە باو نییە و کەمترە شێرپەنجەیە. دکتۆر بابینە سەر هۆکارەکانی. ئەمێ سەرتا باسێک لەوە بکەین کە هۆکاری چی ڕۆژ بە ڕۆژ ئەم نەخۆشیە بڵاو ئەبێتەوە و ژمارەی زۆر نەخۆش ئەم نەخۆشیان هەیە. خۆی وەکو ئێمە بیری دەکەینەوە هۆکاری ئەوەی کە ئێستا زۆرتر لە جاران بە دوو هۆکاریەزان. یەکەمیان هاتنە پێشەوەی خەڵک زیاتر دێتە پێشەوە بۆ خۆپشکنین، زووتر دێتەوە پێشەوە بۆ خۆپشکنین.
ئەگەر کێشەیە شێوی ئەو شەرم و تابۆیە نەما ئەگەر جەنابەت بێت پێشتر زۆر تابۆ عیب بوو مەسەن خەڵک باسی ئەو شتانە بکە هەرچەنە نەخۆشیە بەڵام ئێستا خەڵک ئەوە تێگەیشت ئەمە عیب نییە و تابوو نییە و لەوانەیە ئەم کێشەیە بەیانی دوو بەیانی ئەو نەخۆشە بەرەو بارێکی زۆر خراپ بە بۆیە زوو دێنە پێشەوە بۆ ئەوەی زوو چارەسەر بکرێن و چاک بنەوە ئەمە هاتنە پێش و زیادبوونی وشیاری خەڵکە لە کێشەی شێرپەنجەی مەمکو نەخۆشیەکانی مەمە لەبەرەوە زیاتر ئەزانی دووەم پەیدابوونی ڕاگەاندن لە ڕاگەاندن و کرانەوەی خەڵک بەسەر عالەما بەسەر یەکتر دکتۆر لە پێشتریش بە هەمان شێ ئەم نەخۆشیە هەبوو بەڵام هەست پێ نەکراوە بە دەرەزەیەکی کەمتر هەبووە ئێستا دێمە سەر ئەوەش کە بەڵام وەکو ئێمە خەریکە وەکو وڵاتانی ئەوروپیمان لێ بەرەو ژیانی پێڵین تەمەدن و شارستانیت نازانم ناوەکە ڕاستیان ڕاست نییە بەرەو ئەو ژیانە دەڕۆن ئەم ژیانە کە بریتە لە ڕاکە و ئیشکردن و نەخەوتن و شەو نخوونی و قەلەقی و خواردنی معەلەب و خواردنی پارێزرا و بەکارهێنانی دا و دەرمان و هەموو ئەو گۆڕانکاریانەی بەسەر ئێمەدادێ کردنەوەی ئەو هەموو کارگەیە و ئەو بازاڕ و ئەو هەموو سیارەیە و ئەو هەموو گازی سیارەکە ئەوانە هەموو دەوری خۆیان هەیە لە زیادکردنی ڕێژەی شێرپەنجە. دکتۆر بابینە سەر هۆکارەکانی تر ئەمە بزانم کە تەمەەن تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی نەخۆشی شێرپەنجە. بەڵێ شێرپەنجە بە شێوەیەکی گشتی شێرپەنجەی مەمەک لە ئێمە ئەگە پۆلنی بکەین ئەگەر لە سیستمی جیهانیش زیاتر لە نێوان 40 و 70 ساڵ باوترە بەڵام وانای نییە بەو مانای نییە کە مەسەر شێرپەنجە لە تەمەنی بچووکەوە ڕوونادە بڵێ ئێمە خەڵکمان بینەوە لە 25 ساڵی 30 ساڵی وەش ڕووی داوە ئێستا گروپێک هەیە لە کوردستانیش بە عێراقیش لە خوارد 40 ساڵیەوە بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی کەی لە 40 بۆ 70 ساڵیە بەڵام خوارەوەش بە شێوەیەکی گشتی هەیە و ئەوە نییە کە نەبێت تەمەەن زۆر دەوری هەیە بە تایبەتی دوای 40 ساڵە اینجا دوای تەمەەن لە ئافرەتە خۆتەزانی زیاتر ڕۆدا لە پیاوە ڕووناهۆکارەکەی بەسیتە لە ئافرەتە شتێکەیە ناوی غودەکانی مەمک هەیە و غودەکانی مەمکە شیر دروستەکە لە پیاوە غودەی مەمکە پوچێتەوە کە ئێمە لەگەینە سنی بلوغ و باڵغ بوون ژن و کچ و کوڕوەکو یەکن هەردووکیان بە یەک شکل سنگیان دروست دەبێ مەمکیان دروست دەبێت لە کوڕەکەی پوچێتەوە لەبەرەوەی ئیش و کار و کاسبی نییە هۆرمۆنی ئافرەتانە نییە کە ئیدامە بدا و پاڵ بە مەمەک بنێ دروست بێت لە ئافرەتە هەیە هۆرمۆنەکە واکە مەمکە دروست بێت لە پیاوانە دەپوچێتەوە کە پووکایەوە ئەوەی کە لە پیاوە هەیە وەکو مەمەک شتێکی زۆر ڕدەمنتەری پێڵێ وەکو بەرماوەی مەمکن نییە ینی لەبەرەوە زۆر کەمە لە سەدا 1 تا 2 لە پیاو تووشی دێن باقیەکە لە ئافرەت تووشی دێن. دکتۆر باسێک لە بۆ ماوەی بکەین زین بۆ ماوەی تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئەم نەخۆشیە. بەڵێ ئەگەر سەری شێرپەنجەی مەم بکەی 170 تا 75 لە ئافرەتان کە ڕۆدات هیچ هۆی کارێک و سەبەبێکی نییە یعنی ئەو شخصە پێشتر مەسەن نا سەبەبێکی هەبووە نەیشێکی خراپی کردووە هەر ئاوا لە پڕ لێ ڕۆدا هەڕەمەکی ینی 170 تقریبا 20 ئەو کەسانن کە لە خێزانەکانیان شێرپەنجەیە زات شێرپەنجەی مەمک بێ یاخود شێرپەنجەکانی تر بێت یا شێرپەنجەی هێلکەدان ڕەحم بێت 120 هەیە بەڵام ئەگە فحسی جینیان بۆ بکەی بۆ ینی فحسی بۆ ماوەیی نێگەتیڤ دەرەچێت نیتیان 150 تا 110 لە جیناتیان هەیە ئەمانە پێیانڵێن هەڵگری کرۆمۆسۆمی جیناتن براکە 1 و براکە 2 P53 و ئەو مۆزمعەیە کە لە جیناتیان هەیە ئەمانە کە بۆ ماوە دەورێکی زۆر گەورەیە بێت یعنی تقریبان لە خێزانەکان 170 تا 80 تووشی شێرپەنجەی مەمک و هێلکەدان دێن. دکتۆر باسێک لۆ بکەین هیچ نەخۆشیێکی تر هەیە کە هۆکار بێ بۆ دروستبوونی ئەم نەخۆشیە. نەخۆشی نییە بەڵام هەندێک جار بەستراوەتەوە بە شتیکەوە مەسەن هەندێک جار شێرپەنجەی مەمک لەگەڵ شێرپەنجەی غودەوە بەستراوەتەوە هەندێک جار لەگەڵ شێرپەنجەی قۆڕۆن و هەندێک جار شێرپەنجەی پەنکریاس و ئەو شتانە بێکەوە بەستراونەتەوە بەڵام بڵێ مەسەن هەوکردنی مەمک و ئیلتیهابات بێتە شێرپەنجەی مەمک شتیوان نییە بڵێ مەسەن هەندێک کەس هەڵێن شیر لە مەمکم ماوەتەوە کە وەختی مناڵم بووە و ئەمە بۆتە گرێ بووتە شێرپەنجە ئەمە شتیوان نییە ئەمانە
قسەی خەڵکە بەڵام ڕاستیە هیچ پەیوەندی بەوە نییە. بەڵێ دکتۆر باباسێک لە بکەین سووڕی مانگانی خانمان تا چەند کاریگەری هەیە بۆ نمونە ئەگەر خانمەکە زوو سووڕی مانگانی توش بێ یاخود درەن لە سووڕی مانگانە لێ بێتەوە بۆ نمونە کە ئەگاتە تەمەنێک بمێنێتەوە لەگەڵ یا ئەمە چۆنە خۆت باس کرد زوو سووڕی مانگان دەست پێکردن و درەنگ کۆتایی هاتنی هۆکارن پەیوەندیان هەیە بە شێرپەنجەی مەمکەوە ئەمانە بەزانین چۆنە ئەمانە هۆکاری لاوەچین ئەگەر ڕاستە ئێمە ئەگەر ڕووناکی بخینە سەر شتەکان دەستپێکردنی سۆری ماگانە زوو کۆتایی درەنگ زۆر لاوەچیە و لە کۆنتترۆلی کەسدا نیە لە کۆنتترۆلی ئافرەتیشدا نیە خۆی دەستپێکا خۆی تەواوی بەڵام زۆر لاوەکین ئەو کاریگەرە گەورەیان نییە لەسەر شێرپەنجەی مەمکە هۆکاری کەش هەیە مەسەن تۆ مەسەن ئێمە بە خەڵک ئەڵێن زوو شوو بکات باشترە کەمتر تووشی شێرپەنجەی مەمک دێت پێیان ئەڵێ مەسەن زوو مناڵی بێ باشترە زۆرتر مناڵی بێ باشترە و شیر زۆر بدا بە مناڵەکە و ماوەیشی زۆر پێیان بدا ئەوانە هەموو هۆکارن بۆ کەمکردنەوەی ڕێژەی توشبوون بە شێرپەنجەی مەمک ئەوانەی کە شوو ناکەن و مناڵیان نابێ و مناڵیان کەمە بێ و یاخود کەم شیرەدەن بە مناڵ ئەمانە زیاتر لەوانەیە تووشی شێرپەنجەی مەمە بوون یان ئەو کەسانێک کە هۆرمۆن بەکاردێنن. دکتۆر باسمان زۆر لە هۆکارەکان کرد باسێک لەو بکەین ئەکرێت کەسێک هیچ لەم هۆکارانی تیانە بێت بەڵام هەر تووشی شێرپەنجە ببێت بڵێ ئەکرێ و ئەش بێت ئێمە هەندێک هەندێک شتێ بەڵام بە شێوەشی گشتی زۆر باسی ناکەین هەندێک نەخۆشیە ڕێک وەکو ڕاستە مەستەرە ڕاستە ڕوات هیچی خواری نەکردووە هیچی غڵەتی نەکردووە بەڵام تووشی دێت بە هۆکاری دەوروبەر بە هۆکاری گۆڕان لە جینەکان لێ ڕوەدات یعنی هەندێک جار بە کوردی ئەڵێن خۆت و بەختت بەختەکە بۆ هێناوەتەوە. دکتۆر باباسێک لە نیشانەکانی بکەین زین کە نیشانە سەرەتایەکانی چۆن لە کەسی نەخۆشە دەست پێکات خۆی ئەگەر نیشانەکان باسکەین بیبەستینەوە بە خۆپشکنین چونکە نیشانەکان یەکەمیان دروستبوونی گرەیە گرەیەکان کە دروستە بێ گرەی زۆر بچووک مەسەن 1 سانتیم و سانتیم و نیو لە سنگێکی مەمکێکی گەورە هەستی پێ ناکرێت پشکنی نیشی بۆ بکەیت بەڵام گرەیەکی 3-4 سانتیمەتری لەوانەیە هەستی پێ بکەیت. دکتۆر هەموو گرەیەک شێرپەنجەیە نەخێر باکسەوە چۆن بناسرێتەوە کە شێرپەنجە نییە هەموو گرەیەک شێرپەنجە نییە تەنیا ئەوانە شێرپەنجەن کە دەسەلمێنرێن شێرپەنجەن ئەگەر من دەنەخۆشمەبی لەو دەیە نۆی گرێ لە مەمکی هەبی نۆیان شێرپەنجە نییە یەکیان شێرپەنجەیە. دکتۆر ئەو کەسە چۆن بزانێ بڵێن بۆ نمونە گرێک لە مەمکیا هەیە و چۆن بزانێت کە شێرپەنجە نییە بۆ نمونە لە ڕووی ئازارەوە جیاوازی هەیە لەگەڵ لوویەکە شێرپەنجەیە بە شێوەی گشتی گرێی مەمەک ئەگەر شێرپەنجە بێت ئازاری نابێت بە شێوەی گشتی مەگەر بێت بۆ پێست و بریناری بکات و برینی لێ بکاتەوە بچێتە ماسوولەکان ئەگەر نا ئەو هینە ئازارەی نییە گرێی شێرپەنجەی بە شێوەی گشتی ڕقە زۆر ڕقە و قەراخەکانی خواروخێت و ناڕێکە هەندێک جارە بێتە هۆی ڕاکێشانی پێست بەرەو ژوورەوە هەندێک جارە بێتە پاڵپیۆنانی پێست بەرەو دەرەوە هەندێک جارە بێتە هۆی ڕاکێشانی گۆی مەمەک بۆ ژوورەوە هەندێک جارە بێتە هۆی دروستبوونی خوێن هاتنی خوێن لە گۆی مەمەک هەندێک جار ئەبێتە هۆی بە کەمی زۆر کەم ئاوسان و سووربوونەوە گەورەبوونی مەمەک بچووکبوونەوە و پوکانەوەی مەمەک هەندێک جار لە شێوەی گرێ دێت لە ژێر باڵ هەندێک زاریش ئەگەر زۆر دواکەوت و خۆشەکە ناتە پێش و بڵاوبەوە وەکو بڵاوبوونەوە دێت مەسەن کێشەک لە جگەریە لە سنگیا لە مێشکیا ئاوە. دکتۆر بەدەر لە لوەکان کە لەسەر مەمک دروستە بێت هیچ نیشانێکی تر هەیە کە بەبێ ئەوەش بێت و شێرپەنجەش بێت ینی مەبەست ئەوەی لوو نەبێت بەڵام نیشانەی تر بێت لووی ینی گرێ لە مەمک لەوانەیە دروست بێ بەڵام ئێمە هەستی پێ نەکەین بەڵام ئەگەر دواکەوت لەوانەیە نەخۆشەکە هەندێک جار بڵێن بە هین تەنگە نەفەسی دێت سەیرەکەی بینینە شێرپەنجە بڵاوبۆتەوە سنگی بێ بۆ ئەوە سەرچاوەکەی بگەڕێیت هەندێک جار چۆتە جگەری هەندێک جار چۆتە مێشکی تووشی سەرێشەی کردووە هەندێک جار چۆتی ئێسقانی پشت ئێشەیەشی زۆری هەیە ئەوانەش دێن بەڵامانە زۆر کەمترن ئەوانە حاڵاتی زۆر ئیهمال کراون ئەوان. بابێنە سەر پشکنینی پێشوەختە خانمان چۆن لە ماڵەوە
پشکنین بۆ خۆیان بکەن دکتۆر چۆن بزانن کە پشکنینەکانیان دروستە و ئەتوانن کە بزانن کە شێرپەنجەیانە یاخۆتنا جاری یەکەم لە کەی دەست پێ بکەن خارمان پرسیارەکەەوە میمە ئێمە بە شێوەیەکی گشتی ئەڵێن لە 20 ساڵیەوە دەست پێ بکەن خۆیان پشکنن ماگانە یەکجار یەکجارەکەش هەفتە تا دە ڕۆژ دوای سۆڕی ماگانە خۆیان پشکن چکە ئازاری کەمترە و سنگیان ئەوە نەتون نییە خۆ پشکنینەکە زۆر سادە و بەسیتە یەکەمیان ڕاوەستانە بەرامبەر ئاوێنە سەیری سنگی خۆی بکات سەیری کات هەردوو لای یەکسانیان گۆڕاوە گۆیمەمکانی وەکو جارانە یانیش گۆڕاوە گۆیمەمکی چۆتە ژوورەوە یان نا شتێ لە پێستی مەمکی دەرپەڕیوە یان نا شتێ لە پێستی مەمکی چۆتە ژوورەوە یان نا اینجا دەستەکانی لەسەر کەمەردا بنێ فاس بکە اینجا دەستەکانی بخاتە سەر سەری سەیری بکە خۆی پشکنی بزانی ئەو گۆڕانکاریانە ئەبینێت یان نا دوای ئەوە ئەمە پشکنین بە چاو اینجا پشکنین بەدەست پشکنین بەدەست چاکتر وایە لە حەمام بەدەستی تەڕەوە بیکەیت چکە ئاسانترە ئەبێ ئاوا خەیاڵ بکەیت کە وەکو وەکو سەعاتێک ببینێ سەعات 12 3 6 ئاوا بسوڕێتەوە بەسەری پەنجەکان فەحس نەکات بە ناو لەپی فەحسەکە بکات مانگانە هەموو مانگێک هەمان ڕۆژ و هەمان کات بیکات بۆ ئەوی بەراوردی بکە بە لەگەڵ مانجی پێش و شتێکی نوێی هەست پێ کرد بێت بۆ لای دکتۆر ببینێت بیریشت نەچێت ژێر مەمکیشە بێ فەحس بکرێت کۆیش بەشێکە لە مەمەک ئەو ئێسقانەی ملیش ئێرە هەتا ئەوێ ئەبێ فەحس بکرێت چکە ئەویش بەشێکە لە مەمەک بمباڵیشی دەبێ فەحس بکرێت بۆ هەڵاوسانی غودەی لیمفاوی ئەوان هەموو بێ فەحس بکرێت ئەی لەکەیدا پێویستە بچێتە لای پزیشکی پسپۆر بڵێن بۆ منە هەر خانەمێک پێویستە لە مانگانە چەند جار بچێتە لای پزیشکی پسپۆر بۆ ئەوەی کە پشکنین بکات هیمەمۆگرافی مانگانە نییە وابزانم ئەوە ساڵانەیە ساڵی یەک جار یان دوو جارەکرێ ئێمە پۆلین ئەوەش پۆلینەکرێ بە شێوەیەکی گشتی ئێمە لە 40 ساڵێ و دەست پێەکەین مەمۆگرام بۆ نەخۆشەکەین چونکە پێشەوە ئەوە نەچرا مەمۆگرامەکە زۆر بە کەڵکیشی نایە وەکو پارچەیەکی سپی دەرەکەوێ بەڵام ئەو ئێمە کاتێک کە ئافرەتێک دێتە لامان مەسەن خوشکێکی یان دایکی لە تەمەنی 30 ساڵی 35 ساڵی تووشی شێرپەنجەی مەمک بووە ئێمە مەمۆگرامەکەی زووتر بۆکەین لە 35 ساڵی بۆکەین یانیش لەوانەیە مەسەن ئەم ئافرەتە کێشەیەکی لە مەمکێبی یان گرەیەکێبی ئەو کاتە مەمۆگرامی زووتر بۆکەین پێش 40 ساڵی ئەوانەی لە خێزانەکەیان وەکو بڵێ ڕابردووەکی زۆر بەهێزەیە کە شێرپەنجانەیە دەهێن نەخوارە بۆ 30 ساڵی و 35 ساڵی ئەگەر ناخەڵکی ئاسایی لە کەمی لە 40 ساڵیەوە 2 ساڵ جارێک ئەبێ مەمۆگرام بکە و بە شێوەیەکی گشتیش مەمۆگرام پێویستە بۆ هەموو ئافرەتێ لە سەروی چلیەوە مەمۆگرام چونکە سۆنەر جێگەی مەمۆگرام ناگرێتەوە دیقەتی سۆنەر وەکو دیقەتی مەمۆگرام نییە زۆر لە ئافرەتان لە بەرەوەی مەمۆگرام تۆزێ گوشینی تایە تۆز ناڕەحەتی تایە ئەڵێن با ئەوە نەکەین نایکەین با سۆنەرەکە بکەین ئەمە ڕاست نییە ئەو سۆنەرەکەش ئەوە بە تەکلیف نییە وەکو وڵاتانی دەرەوە سۆنەرەکە لەگە مەمۆگرامەکە بێکەوە بیکەین دیقەتێکی زیاترمانەداتێ لە دەستنیشانکردنی نەخۆشیەکە دکتۆر خانمان زۆربەی گلیان لەوە هەیە کە لە نەخۆشخانەکاندا ئەم پشکنینیان بەرناکەوێت یاخۆت ئەبێت سەرەی بۆ بگرن ئێوە لەگەڵ کەسێکا کە توشببووی ئەم نەخۆشیە بۆ منە گومانی لێ ئەکرێت چۆن هەڵسو کەوتەکەن چۆن مابڵی لەگەڵاکەن بۆی کە بە زووترین کات پشکنینی بۆ بکرێت بەڵێ ئەو کێشەیە بە شێوەی گشتی هەیە ئەمە شەگەڕێتەوە کەمی ئیمکانیاتی سیستمی تەندروستی و کەمی وشیاری خەڵک بە شێوەیەکی گشتی ئێمە هەر کەسێک کە بێت بە تایبەتی ئەو کەسانەی کە گرێیەکیان هەیە و لە تەمەنی سەروی 30 ساڵیەوە وایە ڕێک یەکسەر سۆنەریان بۆکەین ئەگەر هەر گومانێکمان هەبێت یەکسەر بە پەلا ئەینێرین بۆ شوێنی مەبەست مەسەن بۆ مەمۆگرام اینجا مەمۆگرام لە خەسەخانەکانی دەوڵەت و حکوومەتەکات لە دەرەوە لە یادەکانەکە هەر شوێنێکە خۆی سەر بەخۆیە بەڵام ئەبێ ئەو زوو بکرێت دوان نەخرێت بە شێوەیەکی گشتی ئەوانەی ئێمە من تەعاملیان لەگەڵەکەم ئەوانەی مەسەن تۆزێک گومانیش مەبینیە بە پەلە مەمۆگرامەکەی بۆکەین بە پەلە سۆنەری بۆکەین ئەگە شتێکی گورەی گوماندێکراوی هەبی بە پەلە پارچەی لێوەرەگرین یعنی باوی ئەوەش نەماوە مەسەن یەکسەر خەڵکی وا هەیە کۆ
کۆنە چوون یەکسەر گرێکیان دەرێنا بێ مەمۆگرام و بێ سۆنەر و بێ پارچە وەرگتن ئەمە شتێکی زۆر هەڵەیە ئیتر یەکسەر ئەوانە ئاکەین و تۆ ئەگەر و نەخۆشانە بینیتە بێنیە وردە شتەکانی بۆ باسکە یەکسەر وەکو خۆتوانی بە قسەی نەرم و بە ئاسانی وردە تێگەینی شتەکان چۆنە هەندێک جایش هەندێک خەڵک وەکو چەکوش ئەیدەن بەسەریە ئەمە غەڵەتەکە لێرەیە نەخۆشەکە ڕاکا و ناوێت جاریشتر چارەسەر بکرێت ئەبێ لەسەر خۆ بە نەرمی هەڵسوکەوتی لەگەڵ بکەی وەختی بدەیتی تێ بگەینیت هەتا بیگەینیتە تەشخیص و دەستنیشانکردن اینجا بەرەو عیلاج و چارەسەر. دکتۆر بابینە سەر چارەسەرەکان بزانم چارەسەرەکان لە چەند بەش پێک هاتووە. چارەسەرەکان ئەزانی چۆن چارەسەرەکان 5 بەشمان هەیە قسەی لێ بکەین بەڵام تاکو ئێستا تاکو ئەمڕۆ بەشی گرنگی چارەسەر نەشتەرگەریە. نەشتەرگەری وەکو چارەسەر حیسابەکرێ لە زۆربەی حاڵەتەکان مەسەن لە قۆناغەکانی 1 و 2 و 3 نەشتەرگەری واتای بەپێی نەخۆشیەکەیە بە قۆناغی 1 و 2 3 نەشتەرگەری چارەسەرە لە قۆناغی چارش هەندێک جار بۆ کەمکردنەوەی ئێش و ئازار و کێشەکانی نەشتەرگەری بۆکەین ئەوە چارەسەرە بەڵام 4 جۆرە چارەسەری کەشمانەیە یاریدەدەرن یاریدەر بە ئینگلیزی پێ ئەجڤەنت ئەمانە یاریدەدەرن بۆ لە ناوبردننی شێرپەنجەکە و نهێشتنی سەر هەڵدانەوە یەکەمیان بابینە سەر ئاسانەکەیان چارەسەری هۆرمۆنیە هۆرمۆن حەبی هۆرمۆن بەکاردێنین ئێمە هۆرمۆنی نادەینێ حەبی دیجە هۆرمۆنی دەینێ بۆ ئەوەی هۆرمۆنی ئافرەتانی کزکەینەوە لاوازکەین لەبەرەوەی زۆربەی شێرپەنجەکان 175 زیاتر بۆ هۆی هۆرمۆنی ئافرەتانەوە گەشەکەکەن ئەو هۆرمۆنە ڕاگری ئەمە یەک حەبی هۆرمۆنە بۆ 5 ساڵ یا بەر هەندی زار زیاتریش چارەسەری دووەمیان دانی تیشک لێزەری پێڵێن لێرە بە زمانی کوردەواری خۆما تیشکە کەس ئێستا سیستمی جیاجیای هەیە لە هەندی شوێنە 25 جرعەیە بۆ 29 لە هەندی شوێنە 15 بۆ 19 هێستا لە حاڵەتە سەرەتاییەکان هەمووی کۆکچڕ کراوەتەوە لە 5 جرعە ئەمە تیشکە و شوێنەکە ئەسووتێنێتەوە بۆ منع و نەهێشتنی سەر هەڵدانەوە لە شوێنی خۆی یانی لە مەمک و بمباڵی یان لە لاملی ئەمە یەک ئەمەش تیشک مەسلەی هۆرمۆنەکە بۆ هەموو لەشی و بۆ مەمکەیتر بوو دەوری هۆرمۆن 150 سەر هەڵدانەوەی لە شوێنی کە شێرپەنجەیە بۆ کەمەکاتەوە 150 لە مەمکەی تر کەمەکاتەوە ئەمە دوو سێ عیلازێکی بایۆلۆژی پێڵێن ئەمە ئەو کەسانن کە فەحسی هۆرمۆنی هێرتوویانێ فاسێکرێ پێڵێن هێرتوو کە موجب دەرچوو ئەمە 125 حاڵەتەکانە ئەمە 18 دەرزیە لە ماوەی ساڵێک ئایدرێتێ ئەم دەرزیانە بۆ من ئیسەر هەڵدانەوەی بۆ هەموو کەسێک نییە لەوانە هەندێک کەس پرسی بۆ من وەرێگرن ئەو بۆ وەری ناگرێت ئیلا ئەو کەسەی شەرت و مەرجە هێرتووەکەی موجب بێ ئەو کەسە وەریەگرێت عیلاجی کەش کە هەمانە بڕینەوە تا چەند عیلاجە ئەوە شتێ مەسە عیلاج چارەسەری کیمیاویە چارەسەری کیمیاویش زۆر لە نەخۆشەکان وەرگن بەڵام هەموو وەری ناگرن ئەوانەی هۆرمۆنیان فاسی هۆرمۆنیان سالبە ئەبێ کیمیایی وەرگن ئەوانەیە فاسی بایۆلۆجییان موجبە ئەبێ عیلاجی کیمیایی وەرگن ئێستا زۆر کەسەیە مەسەن لەم وردەکاریە گرانە تێبگا شێرپەنجەی مەمک وەکو جاران ئەوە نییە بڵێ بەس گرەیەکە و بنباڵ بڵاوی تۆیاننا سیفاتی بایۆلۆجی ئەو وەرەمە دەورە بینیە لە وەرگرتنی کیمیاوییاندا فاسێکی کە پیا بووە کە ئەینێرین لە ئەوروپاکرێ تۆزێک گرانیشە وەکو پارە ئۆنکۆتایپ دیەکسی پێڵێن ئەمە تەبیعەتی بایۆلۆجی و جیناتی ئەو هۆرمۆنم ئەو شێرپەنجەیەمان پێڵێ پێشمان پێڵێ کە کیمیاوی ئیسیفادەی هەیە بۆی سوودی هەیە یاننا و لە داهاتووی ئەو شخصە چۆنە بۆ مەسەلەی لە بلابردنی مەمە ئێمە گەیشتونەتە قۆناغێک ئێستا بە شێوەیەکی گشتی حەزمان لێ نییە چیتر مەمەکلاب بین مەمەکلابردن زۆربەی ئافرەتانیش پیان ناخۆشە هەر تەمەنێک بێ شتێکی ناخۆشە بۆ ئافرەت وەکو ڕەمزێکە حەزی لێ نییە ئێمەش هەوڵ دەین دوورکەوینە زۆربەی کات ئێستا گرەیەکە و دەوروبەری لابین بۆ ئەوەی مەمکەش نەشێوێت و لە بمباڵیشی شتێکەیە ئەو پێڵێن سنتنەڵۆت چیتر ناچین بمباڵی هەڵکۆڵین هەمووی دەربێنین
دەرمانێکی دێنی لە کاتی عملیات ئەچێتە بمباڵی دووسێ غودە دەردێنین هەر ئەتوانین لە عملیاتەکەش بینێرین بۆ فاس پێیان بڵین ئەم غودانەی بمباڵی وەرەمی تایاننا ئەگەر تیا بوو ئینجا غودەکانی بمباڵی لابین ئەگەر تیانە بوو بۆ لابین چونکە ئەگەر ئەوانەی هەموو غودەکان لابین باڵ 110 تا 115 باڵیان داوسێت ئاوسانەکەش هەندێزار زۆر هەندێزار کەمە ئاوسانەکەش زۆر کەسەکە بێزارەکە لابرنی مەمە زۆربەی کات نایکەین بەڵام کە ئەیکەین مەسەن هەندێک جار لەبەرەوەیە ئەگەر گوێت لێ بێت شتێک تەکەلوسی زۆرە ئەم تەکەلوسە لەوانەیە هین بێت لەوانەیە پێش شێرپەنجە بێت زۆر بەربڵاو بێت ناگەینە خاوێنکردنەوە ناچارین مەمکوکە لابین یان جاری وایە مەسەن گرەیەکە زۆر گەورەیە مەمکی زۆر بچووکە لە پیاوە بێ مەمکە لابین زۆربەی کات بەڵام ئێستا خۆشبەختانە ئەوەش هەیە مەسەن بە چارەسەری کیمیاوی هەندێزار پێشی نەشتەرگەریەکە گرەیەکە زۆر بچووکەکەینەوە دەرمانێ دێنێ گرەیەکە پێشی کیمیاوی بیدێنێ کلیپسێکی لە ناودانین کە کلیپسەکەماندانە ئەزانین گرەیەکە لەکوێیە کە زانیمان لەکوێیە کیمیاوێ دێنێ بە کیمیاوێکە ئەو گوەرەمە ئەتوێنینەوە نامێنێت چەند نەخۆشم بەم دوایە منەوە عملیات کردووە دوایی دێنەوە نەشتەرگەریەکەی بۆکەین بەس شوێنی کلیپسەکە و دەوروبەرەکەی لابین ئەو مەمکەمان نەجاتدا لە مەمەک لابردن و هەندێک جا ناچارین لابین کە لابرێت ئەو کاتە بێ مەمک دروست بکرێتەوە ئەگەر خۆشەکە حەز بکا و پێویستی بێت ئەگەر خۆی حەز نەکا و پێویستی نەبێت هەندێک بۆشتی بۆی ناکەیت دەستەکانە خۆش بێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ سپاس بۆ دکتۆر نەریمان محەممەد پسپۆڕی نەخۆشیەکان و نەشتەرگەری کاوەشێکی ڕاستە خۆل لامان بوو بەڵێ عزیزانم هاوکارمان هونەر ڕەسوڵ ڤیدیۆیەکی بۆ ئامادەکردوین با بێکۆ بینەریبین. سلااوتان لێ بێ سلااو لە بینەرانی گەلی کوردستان بێگومان لە ئێستادا کە لە بانگی پیرۆزی ڕەمەزانداین ڕەنگە بەشێک لە هاوڵاتیان ئەو پرسیاریان لا دروست بێت کە پێویستە چۆن خۆراک بەکاربهێنن ینی دوای ئەوەی کە چەند سەعاتێک هاوڵاتیەک ڕۆژەوانێک کە هەموو شتێک لە خۆی دەگرێتەوە دواتر لە ئێوارەدا پێویستە چی بخوا و خواردنی تەندروست بە شێوەیەکی گشتی چییە من میوانێکی بەڕێزم لایە کە ماستەری هەیە لە زانستی خۆراک و گفتوگوی لەگەڵدا ئەنجام بدەم بەڕێز کاک شەماڵ جەلال کاک شەماڵ ئەم کاتت باش سڵاو دەبێ گەربێ ئێرە سەرەتا لەوە دەست پێ دەکەین کاک شەماڵ ئێوارەی ڕەمەزان لەگەڵ ئێوارەی پێش ڕەمەزان ڕووی خۆراکەوە هیچ جیاوازی هەیە سەرەتا بەنای خوای گەورە و میهرەبان ئومێد دەکەم ڕۆژ و تاعاتی هەموو لای قبوڵ بێت دیارە بەنسبەت پرسیارەکەتانەوە ئەو بەنسبەت مانگی ڕەمەزانی پیرۆزەوە دیارە ئێمە لەم مانگەدا ڕۆژانە تقریبان 15 بۆ 16 ساعت بە ڕۆژوو دەبین هیچ خواردن و خواردنەوەک ناخۆین بۆیە پێویستە لە کاتی بەربانگدا زۆر ئاگامان لەو کاتا نەبێت و هەروە ئەو خواردنانە بخۆینکەوە تەعویزی ئەو ماوەمان دەکاتەوە کەوە ئێمە هیچ شتێکمان نەخواردەوە هیچ خواردن و خواردنەوەیەکمان نەخواردەوە بەنسبەت بەربانگ بەڕاستی پێویستە زۆر ئاگادار بین زۆر پەلە نەکەین لە بەربانگ هەروە بە شێوەیەکی تەندروستی بۆ هەموو کەسانێکەوە بە ڕۆژوو دەبن مەفروضە سەرەتا ئەو خواردانێکەوە دەیخۆن بە جۆرێک بێکەوە زۆر فشار نەکاتە سەر مەعیدەیان و چۆن دەڵێ وا نەکاتکەوە زەختێکی تەندروستیان بۆ دروست بێت بۆ نمونە سەرەتا دەتوانێت لە کاتی بەربانگدا یەک دوو دانە لە خورما بخوا ئەم خورمایش کە ڕێژێکی زۆر مەگنیسیۆم و ئەو مادە کانزایانەی تێدایەکەوە دەکات مەعیدە ئامادەکات هەروە ڕێژێکیش باش لە شەکری تەبیعی تێدا کەمە ژوا دەکات مەعیدە و هەروە خانەکانی لەش ئامادەکە بۆەوەی بتوانن زیاتر شەکرە لە خوێندا بە شێوەیەکی تەندروستی ڕێک بخەن دواتریش کاتێککە ئەو دووسێدانە خورما دەخۆن یاخود دەتوانێت قەیسی ئەگەر هەبێت قەیسی وشک یاخود دووسێدانە لە مێوژی دەتوان بخۆن دواتر ئەوە پەرداخێک ئاوی سارد فێنک بخۆنەوە یاتان نە سارد بێت نەگەرم بێت ئەمەش بۆ ئەوەی کەوە مەعیدەت لەو کاتانەدا کە بەتاڵە لە پڕ چۆن دەڵێ کە تۆ خواردنێک دەخۆی یان شتێک دەخۆیت هۆکارێکی ئەوە نەبێت کەەوە
زیان بە تەندروستی بگەێنێت و فشار دروست بکات دواترش کە بەربان کردەوە باشتر وایە پەلە نەکات ئەگەر ئەوە بوو بچێت نوێژ بکات دوای نوێژکردن بگەڕێتەوە سەر سفرە و بە ئیسراحەت نان بخوات و هەروە خواردنانش کە پێویستە بخورێت زیاتر گرنگی بە پێش خواردن بە چۆن دەڵێ بە سووبەکان بدرێت جا هەر سووبێک بێت بۆ سووبی قارچک بێت یان سووبی نیسک بێت یاخود شۆربا بێت هەر جۆرێک لە سووبەکان ڕێخۆشکارە بۆ ئەوەی تۆ بتوانین بە شێوەیەکی تەندروست نانەکەت بخۆیت کاکشەماڵ بەشێکی زۆری هاوڵاتیان پێش نان خواردن شیرینێکی زۆر دەخۆن ئەمە تەندروستە نەخێر تەندروست نییە لەبەرەوەی هەندێک جۆری شیرینی هەیە بە تایبەتی ئەوان و شیرینیانەی هەویرکاریەکان دەبێت هۆی ڕێژەی بەرزبوونەوەی ڕێژەی شەکر لە خوێندا بە شێوەیەکی سەریع کەمەش زیانی هەیە و دەبێت هۆی بەرزبوونەوەی ئاستی شەکرە لە خوێندا وا باشترە لەم حاڵتانە زیاتر شیرینی ئەو میوانە بخۆن کە ڕێژەیەکی سروشتی شیرینی تێدایێت شەربەتی هەمان بابەتە بەڵێ شەربەتیش بە تایبەتی ئەو شەربەتانەی کەوا چۆن دەڵێ لە پاکەتدان یان لە قوتودان ئەمانەش چۆن دەڵێ دەستکاری کراوە هەروەها هەندێک جۆری شیرین تێدایە کە زیان دەگەێنێ بە تەندروستی یعنی کاک شەماڵ دەکرێت بڵین لە ئێوارەدا دوای ئاو خواردنەوە ڕەنگە باشنیشە شۆر بە ئەم بابەتانە بێت بەڵێ بە فعلی پێشتر باسم کرد دوای ئیفتار کرد دوای بەربانگ شکاندن مەفروزە شۆربا بخورێت یاخود زەڵاتە بخورێت بۆی مەعیدەت ئەوە ئامادە دەکات کە دواتر خواردن بخۆی هەروەها خواردنانش کە دەخۆن پێویست ناکات بە ڕێژەیەکی زۆر بێت هەروەها پێویست ناکات پەلە بکرێت لەبەر ئەوەی دەبێتە هۆی هەندێک مەشاکیلی تەندروستی لە گەدەدا وا دەکات چونکە بە خۆت دەزانی ئەو 6 ساعەتێک کە تو بە ڕۆژی گەدەت لە حاڵەتێکی کرشبووندایە ئەمەش کاتێک کە بە سەریعینان دەخۆی یاخود بڕێکی زۆر خۆراک دەخۆی وا دەکات ئازاری مەعیدەت بۆ پەیدا بێت و تووشی هەندێک مەشاکیلی تەندروستی بیت لە شەوانەدا کاک شەماڵ دەبێت چی بخورێت ئەنی ئەو فشارێک کە هەیە لە ئێوارەدا دواتری شەر بەردەوامی دەبێت بەڵێ دوای ناخواردن بەڕاستی ئەو کەسانێکەوە بەربانگ دەشێن دوای ناخواردن مەفروزە بۆ ماوەی نیو ساعت یا ساعتێک بە شێوەیەک لەسەر ناخواردن دوای ناخواردن پاڵ نەکەون هەروەها ئەو کەسانشکەوە وەرزش دەکەن مەفروزە وەرزشەکەیان دوا بخەن بۆ دوای 2 ساعت دوای ناخواردن بە تایبەتی ئەو وەرزش مەفروزە بەحکومەوە کە زۆر بەمان بەڕۆژین ئەو وەرزشە شەوانە ئەنجام بدرێت و هەروەها بڕێکی زۆر لە نابێن بەربانگ بۆ پارشێ و ڕێژەیەکی زۆر شلەمەنی و ئاو بخورێتەوە تقریبا ئەگە بتوانێت حد الئیمکان 12 پەرداخ ئاو بخورێتەوە یاخود شلەمەنی زۆر بخورێتەوە هەروەها هەموو جۆرە شلەمەنێک دەتوانێت بخورێت بەڵام زیاتر چۆن دەڵێ چاخواردن و ئەو مادانێک کە کافاینیان تێدا یان قاوە کەم بکرێتەوە بۆچی لەبەرەوەی لە ڕۆژدا بڕێکی زۆر چۆن دەڵێ وا دەکات ئاو لە دەست دەین ئەمەش دەبێتە هۆی تینوەتیمان و هەستکردن بە ماندوێتی و سەرێشە لە ڕۆژدا کاشماڵ جۆرێک خۆراک هەیە کە تینوێتی ئینسان زۆر کات ینی بە ڕێژەیەک لە ڕێژەیەک زیاتر ئێمە گەر دوور کەوینەوە لەو خواردنانەی کەوا سوێرن یاخود چەوریان زۆرە یاخود شیرینیان زۆرە ئەمانەوا دەکات کە ڕۆژانە چۆن دەڵێ تەحفیزی ینی پاراستنی ئەو ئاوکە شانە خواردمانەوە تەحفیزی بکەین بۆی بگەینەوە کاتی خۆمان و ئەوە هیچ تووشی وشکبوونەوە نەبین و ئەوەش بە سەلامەتی بۆ ڕێژەیە بینێتەوە کە تۆ پێویستیت پێ ئەگەر نا تۆ زیاتر چاو قاوەت خواردەوە یاخۆ خواردنانت خوارد ئەوە ڕۆژانە هەست بە برسێتی و توێنێتی دەکەی طبعا دوای ئێوارە باس دەکەی دواتریش خەڵک کۆمەڵێکی تر هەیە بەکاری دێنەوە دیخوا و دواتر دەخەوێت و جارێکتریش هەڵدەسێتەوە هەڵسانەوەی دووەمدا کاتێک کە بە ڕۆژوو دەبێت چی بخورێت هەمان ئەو خۆراکەیە کە لە ئێوارەدا هەیە نەخێر بە دڵنیایی جیاوازە بۆ ژەمی پارشێوان باشتریشت ئەوەیە بۆ نمونە هێلکەی کوڵاو بخۆین یاخود ئەگەر هەنجوین هەبێت بیخۆین هەروەها نانی تیری باشتر وایە ئەو جۆرەی نانێکە بەکاری دێنین نانی تیری بێت هەروەها دەتوانین 2-3 دانە زەیتون بخورێت هەروەها پەنیر دەتوانێت بخورێت بەڵام باشتر وایە ژەمی پارشێوان تۆزێ دوا بخرێت تا نزیک بێتەوە لە چۆن دەڵێ لە بانگی بەیانی بۆی چۆن دەڵێ ئەو خواردنەی کە دەیخۆین بۆ کالۆری بگەینە ئەوەی کەوا ئەو ڕۆژەی
چۆن دەڵێ بە شێوەیەکی تەندروست نەبێتەوەی ئەوەی کەوا ئیزعاج بین یاخود برسیمان بێت. کاک شەماڵ تەمان سروشتی ڕۆژوگرتن وایە تو دوای ئەوەی کەنان دەخۆی دواتر دەخەوی ئەنی ئەو خۆراکانی کە باست کرد تەسیل لە خەوتن ناکە ئەنی کەسێک کە خواردن دەخات و دواتر دەخەوی لەسەری فعلی بە هەمان شێوەی ژەمی پارشێوان وەک بەربانگ تۆ مەفروض وایە کە نان خواردنی سعات دوای ناخواردن نەخەویتەوە دواتر بخەویەوە ئەنی پەلە نەکەی لە نووسنەکەی بچین بەسەری ئینانەکەی بخۆی و دواتر بخەویتەوە شتێکی هەڵەیە مەفروضە بەلایەنی کەمەوە نی سعات دوای ناخواردن نەخەویت. دوای سعاتە ئاساییە؟ بەڵێ ئاساییە. دوا قسە دوا ڕێنماییت بۆ خەڵکو بۆ هاوڵاتیان بەگشتی. دوانێ ڕێنماییم بۆ هاوڵاتیان ئەوەیە کە بە هەموو شێوەیەک لە هەندێک خواردنی دوورکەونەوە بە تابەتی و خواردانەی کە چەورن یاخۆ ڕێژەیەکی زۆر شیرینیان تێدایە هەروەها چۆن دەڵێ پەلە نەکەن لە ناخواردن بە شێوەیەک بێت کەوا زۆر بە ئیسراحەت نان بخۆن بۆی بتوانن چۆن دەڵێ لە هەمان کاتیدا جەستە ئامادە بێتەوە بۆ ئەوەی ڕێژەی شەکر لە خوێندا بە شێوەیەکی تەندروست کاری خۆی بکات و نەبێت هۆی بەرزبوونەوەی شەکرە و فشاری خوێن. زۆر سپاس بەڕێز کاک شەماڵ جەلال مەهەستە لە زانستی خۆراک سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزت بەڵێ ئێمە تەواوی زانیاریەکان و هیوای سەلامەتی و تەندروستی باش. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەرداوامین ئێستاش پێیان نەرمان ئاوارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانە لا بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی و دەربارەی یەکەم ڕۆژی دەستپێکردنی داوامی بەڕێوەبەرایەتیەکان قسەمان بۆ کات ئاوارە سڵاو لێ بە بەیانیت باش بێت ئەمە بزانام زانیاریەکان لای تۆ چین. کۆژی بانی تۆ و تەواوی بینەران و کوردستانیان باش بێت دوای زیاتر لە یعنی نزیکەی 2 مانگ لە ئێستادا ژیان تا ڕادێکی باش ئاسایی بۆتەوە. سپاس بۆ خی گەورە، سپاس بۆ تەندروستی، سپاس بۆ هێزە ئەمنیەکان کە بە کەمترین زیان خەڵکی کوردستان بەگشتی و پارێزگای سلێمانی لە ڤایرۆسی کۆرۆنا تێپەڕی. لە ئێستادا من لە بەڕێوەبەراتی پاسەپۆرتی سلێمانیم کە پاسپۆرتی سلێمانی لە ماوەی کەرەنتینەشدا هەر چەندە هەندێ ئیشی دەکردوە بە بەردەوام بوو لە ئیشکردن. من ئێستا یەکەم ڕۆژی کارکردنی بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی لە دوای نزیکەی لە 6 ڕۆژ لە ڕوبەڕووبوونی کۆرۆنا. لە ئێستادا ئەگەر زادانی بنەگری هاوکار بێ لەگەڵ ماکە ئەمە لەگەڵ هەموو ئەو کەسانە بینێکیان هەیە کە خەتێکی شین دیاری کراوە پێیەک دیاری کراوە بووی کە بەو ڕێنمایانی کە بۆیان دانراوە دەبێت بڵێن دەمامک و دەستکێشیشی لە دەستا بێت کەیتە ژوورەوە. لە هەمان کاتدا لێرە لەلایەن بڵێن هەم تیمەکانی یاخود هێز ئەمنیەکانی ئێرە کە هەن لە بززگەی ئێرە چاودێری دەکەن هەم بۆ خانمان هەم بۆ پیاوان هەم بۆ ژنان بام شێوازە دەبێت ڕێنمایەکان جێبەجێ بکەن. لە هەمان کاتیشدا لە ژوورەوە بە شازێکی سیرتر یاخود جیاوازتر بۆ لە ڕابردوو ئەویش بە ینی دانانی کورسیە کە بڵێن جیاواز بێ بۆی کە ینی هاوڵاتی زۆر دانەنیشێت. ئەم کورسیە 3 کەس دەگرێت بەڵام ئەوان کردوانە بە 2 کەس بۆی کەمترین بەریەکەوتن لێرە دروست بێت. ئاتا هەوخۆشیان هێز ئەمنیەکان کە لێران بڵێن بەرپرس و بەڕێوەبەری بەشەکان کە لێران خوان ڕێنمایەکان جێبەجێکەن بۆی هاوڵاتیانیش بە باشترین شێوە جێبەجێ بکەن. جیاوازە لە ڕابردوو لەگەڵ ئەوەی کە زیاتر نزیکەی 6 ڕۆژ خەڵکی کوردستان بەگشتی و سلێمانیش لە کەرەنتینەدا بوو بۆیە کارەکان بەو شێوەیە بوو. من لە ئێستادا دەمێ بچمە لای عەمیدی مافەروەر سالار عەبدوڵڵا کە بڵێن بەڕێوەبەری پاسەپۆرتی سلێمانیە. کاک سالار ئەگەر پێم وایە مەشغوڵ یەکەم ڕۆژی کارکردنە بەم شێوەیە هاوڵاتیان کە هێنە ئێرە دادەنیشنەرە. کاک سالار ئەگەر کاک سالار یەکەم ڕۆژی کارکردنتان باش ئەگەر بفەرمی بێتە ئێرە دەمێ بزانم ئەمڕۆ چی ئەکەن ئێوە یەکەم ڕۆژە پێما بێت چەند خولەکێکە دەستان کردەوە بە کاروانە؟ بەڵێ ئێمە ئەوە چەند خولەکێکە دەستمان کرد بە کارکردن لە خزمەتی هاوڵاتیان هەین لە ماوەی 45 ڕۆژی ڕابردوودا کە گرنتی نەبوو پشوو بوو دەوام نەبوو لە دام و دەستگاکانی دەوڵەتە ئێمە هاتین سوودمان لەو ماوەیە بینی سەرڕای ئەوەی کەوا ماوەیەک لەسەر شەقام بووین لە مەفرەزەکان هاوکاری هێزەکانی ئاسایشی ناوخۆ بووین بۆ خۆپارێزی
هاتین سوودمان لەو بوارە بینی فەرمانگەکەمان ڕێخستەوە بە شێوازێک کە بگونجێ لەگەڵ ڕێنمایەکانی تەندروستیە و خۆپارێزیە وەکو بینی هاوڵاتیەکانمان جیا کردوتەوە لە دەرەوە هەر لە پرزگەوە شوێن پێمان بۆ داناون بە بۆیاخ هەر کەس لە شوێن پێی خۆی وەستێت مەترونیەک بینی هەیە و کورسەکانیشمان جیا کردوتەوە و هەر کورسیەک کورسێکی تەنیشتی زەڕبێکمان بەسەر هێناوە بە شریت بۆ ئەوەی هاوڵاتی لەوێ دانەنیشە. سەرڕای ئەوەش سوودمان لە چی بینی ئەو کارە زۆر گرنگ بوو وەکو جەنابی کاقوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر ئەوە کرد کەوا سیستەمی یەک پەنجەرە کاری لەسەر بکرێت لە دام و دەستگاکانی دەوڵەت. ئێمە لە ماوەی ساڵی ڕابردوودا ڕاستی بە بۆنەی ئەو لۆدە زۆرەوە ڕاستە بازنەکانمان کەم کردووە و ڕۆتینمان کەم کردبوو و ئاسانکاریمان کردبوو بەڵام هێشتا نەگەیشت بوون بە ئەو نمرەی سیستەمی یەک پەنجەرە شتێکمان مابوو. لەو چلوبیان ڕۆژێ ئێمە هەستین شێوازی کارکردنمان هەموو هەڵوەشانەوە نێتوەرکی دایرەمان هەڵوەشانەوە شێوازی کارکردن و مێزەکان و سویچەکانمان هەموو گۆڕی بە شێوازێکە بگونجێ لەگەڵ سیستەمی یەک پەنجەرەیە. ئەگەر ئێستا ئەمڕۆ ببینی یەکەم ڕۆژی دەوامە لەناو بەڕێوەبەرایەتیمان سیستەمی یەک پەنجەرە بەیڕەوەکرێ هاوڵاتێک کە دێت لە پرزگەوە یەکسەر ئەچێ بۆ یەک شوێن پێشتر ئەچوو بە چەند شوێنێکێ کرد یەک دوو سێ ئەو شوێنانەیە کرد و هەمووی مۆرەکرا و ئیمزاکرا ئەو ساچووە دەرەوە بەڵام ئێستا یەکسەر ئەچێتە یەک شوێن ئیشەکەی جەبەجێ کرد ئەڕاتەوە لەم کاتەیە دیسان ڕۆتین زۆر کەم بۆتەوە وەکو جەنابی کاقوبات فەرمووی و دیسانیش بۆ خۆپارێزی زۆر باشترە چونکە هاوڵاتێکە چەند شوێنێک ناکات. ڕۆژانە چەند کەس سەردانتان دەکات بەتایبەت مەبەستم ئەمڕۆ نیە مەبەست بە گشتیە پاسپۆرتی سلێمانی ڕۆژانە چەند کەس سەردانی دەکات. ئێمە پێش گرینتینە پێش ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژانە زیاد لە 1500 کە سەردانێک کردین لە وەرزی زستاندا و هاوینانیش بەرز دەبێتەوە ئەم ڕۆژەیە بۆ 2500 هاوڵاتی. ئێستا ئەمە یەکەم ڕۆژە ئێشتا نازانین چەند هاوڵاتی دێ بەڵام ئێمە هەرچەنێک هاوڵاتی بێ ڕێوشێنی پێویستمان داناوە دیسان بۆ خۆپارێزی دیسان بۆ بە خێرایی بەڕێخستنی هاوڵاتیان. ئێوە لە ڕیزبەندەکانی یەکەم بوون لەسەر ئاسیێراق لەو ڕیزبەندیە ماون بێگومان تاکو ئێستا ئێمە بەپێی ئەو داتایی کەوا لە کۆتایی ساڵی 2019 ئەنجام درا ئێمە تاکو ئێستا لە ڕیزبەند یەکەمین. سپاس بۆ بەڕێز ئەمیدی مەفەروەرد کاکسالار عەبدوڵڵا کە بەڕێوەبەری پاسەپۆرتی سلێمانی کۆژین ئەمە دڵخۆشیە کە دوای زیاتر لە 6 ڕۆژ خەڵکی کوردستان جارێکە ژیانی ئاسایی بۆتەوە بە کار و کەسابەت و بابەتی فەرمانگەکانی حکوومەتیش کە ئەمڕۆ پاسەپۆرتی سلێمانی و چەند بەڕێوەبەراتێکی دیکە لە گەشتەکانی داهاتووشدا بە شێوەیەکی ڕاستەخۆ دەچینە هەندێک بەڕێوەبەراتی دیکە من لە سادا دەگەڕێم وەلایەتە کۆژین. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان ئاوارە کابەشێکی ڕاستەخۆ لە سلێمانی و لەگەڵ ماموو سپاس بۆ میوانەکەشی کە بۆ مایکی گەلی کوردستان دووە. بەڵێ عزیزانم هەروەکوتمان لە تەوەری دووەمماندا باز لە پەروەردەکردنی منداڵ ئەکەین بزانین کە پەروەردەکردنی منداڵ چی ئەگرێتەوە تا چەند گرنگە خێزانەکان کاتی خۆیان بۆ منداڵەکانیان تەرخان بکەن تا چەند گرنگە ئاگیان لە پەروەردەکردنی منداڵەکانیان بێت کێ بەرپرسە لە پەروەردەکردنی منداڵەکان. هەر بۆ مەبەستەش مامۆستا باخان ئەحمەد مامۆستای لە زانکۆی سلێمانی بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە. مامۆستا سڵاو لێ ببیانیت باش بێت. زۆر سپاس ئەمەوێت لێرە وەسڵاوێکی گەرم ئاراستی ئێوەی ئازیز و ماندوونە ناس بکەم دەستخۆشی بۆم بەرنامە جوان و ڕەنگینە کە لە ڕێگەیەوە ڕێنمایی و ئەمەوێ سڵاوێکی گەرم ئاراستی بینەرانەی شاشە جوانەکەی گەرناڵی گەلی کوردستان بەرنامەی ئەمڕۆ بکەم. ئینشاءالله بتوانین لە ماوەیەکی کەما زۆرترین زانیاری و معلومات ئاڵوگۆڕ بکەین. دەستەکانە خۆشێ بەخێر هاتیت. مامۆستاگیانەمێ سەرتا باسێک لە پەروەردەکردنی منداڵکەین پێناسێک بۆ پەروەردەکردن بکەین بزانین چی ئەگرێت. بەڵێ پەروەردەکردن کۆژین خان لە ئەساسا هەموو جۆرێکی پەروەردەکردن بریتیە لە زانست و فەن. ئەتوانین بڵین پەروەردەکردن زانستە بە جۆرێک لە جۆرەکان کە ئەرکی سەرشانی دایکان و باوکانەوە و کەسانی کە پسپۆڕن لە باری پەروەردەکردنە ئەبێت هەوڵ بن خۆیان فێری بنەما و قەواعید و یاسا و ڕێساکانی پەروەردەکردن بکەن تاوەکو بتوانن نەوەیەکی تەندروست پێشکەشی کۆمەلگا بکەن و لە هەمان کاتیشە ئەتوانین بڵین بە جۆرێک لە جۆرەکان پەروەردەکردن بریتیە لە هونەر و فەن واتە ئەو کەسی کە ڕۆڵی پەروەردەکردن ئەکەوێتە ئەستۆی ئەبێت هەموو شێواز و یاساکان و هەروەها ئامڕازەکانی پەروەردەکردن کەم تا زۆر بەڕادەیەکی باش شارەزاییتیە هەبێت تاوەکو بتوانێت نەوەیەکی تەندروست پێشکەشی کۆمەلگا بکە. ئەمەوێ لەو پرسیاری جەنابتەوە باسی ئەوە بکەم کە
پەروەردەکردن بریتە لە دروستکردنی کەسایەتی مناڵ و لە ڕێگەی پەروەردەکردن تەنها بریتی نییە لە دابینکردنی پێویستەکانی مناڵ لە ڕووی دابینکردنی جلوبەرگەوە خواردنەوەی یاخود دابینکردنی شوێنی مەوا و حەوانەوەی نەخێر ئەکرێ بڵین پەروەردەکردن زۆر لەمە گەورەترە و هەدەف و ئامانجی زۆر لەمە گەورەتری هەیە کە بریتێ لە ئاراستەکردنی مناڵ بە شێوازێک کە بتوانێت تاکێکی تەندروست تاکێکی سەلیم بۆ کۆمەلگا فراهەم بکرێت و وەکو معلومیشە لای جەنابتان بەڕاستی ئێستا لە هەموو دنیا لە هەموو عالەمە و لە هەموو بارودۆخ و سەردەمەکانە مناڵ جوانترین بوونەوەرە پاکترین بوونەوەرە بەریئترین بوونەوەرە دنیای مناڵ دنیایەکە کە تایبەتە و جیاوازە لە دنیای گەورەکان دنیای مناڵ دنیایەکە کە بێغەل و غەشە دنیایەکی پڕ لە بەراعەت و پڕ لە جوانی و پڕ لە خۆشەویستی و ڕێزگرتنە بۆیە ئەبێ ئێمە بۆ ئەوی بتوانین تاکێکی سەلیم بەرهەم بهێنین ئەبێت لە مناڵی و لە قۆناغی مناڵیەوە ئیش لەسەر پەروەردەکردنیان بکەین تاکو بتوانین تاکێکی تەندروست لە کۆمەلگایەکە چونکە بناغی دروستبوونی کۆمەلگایەکی سەلیم و تەندروست بریتە لە پەروەردەیەکی سەلیم و تەندروست. مامۆستا ئەمێ باسێک لەوە بکەین کە کێ بەرپرسیارە لە پەروەردەکردنی منداڵ کێوکی ئەگرێتەوە کە پێویستە ئاگیان لە پەروەردەکردنی منداڵەکە بێت. بەڵێ بەرپرسیاری یەکەم مەسئولی یەکەم لە پەروەردەکردنی مناڵە کۆژین خان بریتە لە خێزان. خێزان بەردی بناغی دروستکردنی پەروەردەیەکی گونجاو و ڕێک و پێک و سەلیمە بۆ تاکان لە کۆمەلگایە. طبعا خێزان پێک دێ لەکێ پێک دێت لە دایک و باوک کە ئەمانە پشکی شێریان بەرەکەوێت لە پەروەردەکردنی مناڵەکانە بە دەلیلی ئەوەی خێزان یەکەمین مەدرسەی پێگەاندنی مناڵەوە یەکەمین مەدرسەیەکە تایە مناڵ ئەو دقەی کە لە دایکە بێت لە چوارچێوەی خێزانە چاو بە دنیا هەڵەهێنێ و لێەوە فێری بنەما و خۆڕەوشت و ئاکار و ڕەفتار و هەڵسوکەوتەکانیە بێ و لە ناو خێزانیشە ئێمە ئەتوانین بڵین بەپێی ئەو توێژینەوەی کە کراوە پشکی شێر لە پەروەردەکردنی مناڵە بەردایکەکەوێت ئێمە لێرە نامانەوێت لە ئەهەمیەتی باوکەم بکەینەوە بەڵام بۆ ئێمە ئەڵین پشکی شێر بەردایکەکەوێت باوکان زۆربەی کات لە دەرەوە باوکان زۆربەی کات لە دەرەوە مناڵ بەرکەوتەی زیاتری لەگەڵ دایکە هەیە یەکێک لە مەقلۆ بەنەبانگەکان هەیە کە باز لەوە کا دەڵێ ئەو کەسانەی کە جوامێرن کەسە هەڵکەوتەکان ئەوانن کە لەلایەن دایکیانەوە پەروەردەیەکی سەلیم کراون باشە هەروەها ناپلیۆن قسێکی زۆر جوانی هەیەڵێ داهاتووی نەوەکان داهاتووی کۆمەلگاکان داهاتووی نەوە مناڵەکانمانە کەواتە ئێمە نامانەوێت لێرە بڵین پەروەردە بۆ ئەوەی پەروەردەیەکی سەلیم و تەندروست و ئاراستە بکەی بریتە لە خێزان لە دوای خێزان ئەگەر ئێمە بە تەدریجی بینە خوارەوانێ دوای خێزان مەدرسەمان هەیە مەدرسەش وە قوتابخانە ڕۆڵی کاریگەر و گەورەی هەیە لە ئاراستەکردنی پەروەردەیەکی تەندروست بۆ مناڵەکان بە چه فاکتەرێک بە چه هۆکارێک مەدرسە ئەمڕۆڵ و فاکتەرە گەوری ئەگەڕە بەڕاستی ئەمڕۆ ئێستا وەکو معلومە لای بەڕێستان ئێمە بەرەو کرانەوەی دنیا ڕۆشتین و بەرەو پێشکەوتن ڕۆشتون بۆیە پێویستە بە جۆرێک پەروەردەکەشمان بە شازێک بگۆڕین کە لەگەڵ ئەم سەردەمی ئێستامانە بگونجێ پێویستە گۆڕانکاری لە شێوازی پەروەردەکردنی نەوەکانمانە لە شێوازی پەروەردەکردنی مناڵەکانمانە ئاراستە بکەین بە شێوازێک بێ کە دوجار ئەم مناڵە بتوانێت تاکێکی مفید بێ هەم بۆ خۆی و هەم بۆ چواردەوروبەر و کۆمەلگاکەی لە ڕێگەی چیەوە خوێندنگە ئەتوانێت ئەم کاریگەرە گەوری هەبێت لەسەر پەروەردەکردن و ئاراستەکردنی منداڵ لە ڕێگەی گۆڕانکاری لە پرۆگرام و منهەجی پەروەردەیە مامۆستا باسل لە پەروەردەکردن ئەمەوێ بزانم کە ئەمساڵ لەگەڵ ئەوەی کە هەمووان لە ماڵەوە کەرەنتینە بووین و دەوامی خوێندنگاکان نەبوو ئەمێ بزانم کە ئەمە تا چەند کاریگەری هەوە لەسەر پەروەردەکردنی منداڵەکان بەتایبەت ئەو منداڵانەی تازە ئەچوونە خوێندنگا بە تەکید ئەم دۆخەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد بە تەنها هەرێمی کوردستان نیە بەڵکو زۆربەی وڵاتانی جیهانی گرتوتەوە کەم تا زۆر کاریگەری نەرێنی دروست کردووە لەسەر مانەوەمان لە ماڵەوە لەسەر پەروەردەکردنی مناڵەکانمان ئەتوانین بڵین کەم تا زۆر ئەم دۆخەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە کاریگەری گەورەی دروست کردووە بۆ نمونە دابڕانی منداڵ لە خوێندنگە وەکو ئێمازانین هەم وەکو مناڵ و هەم وەکو زانکۆ ئێمە فەسڵێکی خوێندنمان تاو کردبوو بەشێکمان تاو کردبوو بەشێکمان مابوو ئەم جۆرە دابڕانە وای کرد جۆرێک لە ساردبوونەوە لای خوێندکارەکان جۆرێک لە یوسی لای تەلەبەکانمان دروست کردبوو بەڵام وەکو وتم ئەمە دۆخێکە تەنها ئێمەی نەگرتوتەوە سەرتاپای کۆمەلگاکانی دنیای کردوتەوە بۆیە لێرەیە ڕۆڵی
دایک و باوەک جارێکتر ڕۆڵی خێزان لێرە دەرەکەوێتوانێت کە چۆن بتوانن سوود لەم وەزعی کەرەنتینەیە سوود لەم وەزعی مانەوە لە ماڵەوەیە وەربگرن تاوەکو بتوانن ئەم وەزعا کاریگەری و تەسیراتی سلبی لەسەر مناڵەکانمان جێنەهێڵێ ئەو کاتەوەی کە مەکتەب نەبووە بەشتی مفید و بەشتی سوود بەخش ئیسفادەی لێ بکەن و بتوانن لە ڕێگەیەوە لەو کاتەیە تۆ ئەتوانی سوود لە خوێندنەوە وەربگیری یان ئەو باشترین منی ئەڵێم هەموو شتێک نعمەتێکی هەیە بەڕاستی ئەم وەزعی کەرەنتینە و ئەم دۆخی کۆرۆنای کە ڕووی کردە هەرێمی کوردستان وای کرد پەیوەندی کۆمەڵایەتیەکانمانی بەهێز کرد ئەگەر چی دایبڕاندین لە یەکتری فێری کردین کە ئەکرێت ئێمە لە ڕێگەی پەیوەندە کۆمەڵایەتیەکانمان و ئیدامە بە ژیانمان بدەین فێری کردین کە ئێمە پێویستمان بە یەکتریە چونکە مرۆڤ بە تەبیعەتی بنۆرێکی کۆمەڵایەتیە ناتوانێت بە تەنها بژی کەواتە لێرەیە ئەمە ئەرکی سەرشانی دایک و باوکانە کە بتوانن ئاراستی مناڵەکانیان بکەن بۆ سوود وەرگرتن لەم دۆخەنە هەمواری کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد بتوانن ئەو کاتە بەتاڵانە بەشتی مفید و بەسوود و بەکەڵکەوە ئیسفادەی لێ بکەن بۆ پڕکردنی ئەو وەختە فەراغی کە هەیەە مام ساباخانەوەی باسێک لەوە بکەین کە ئیتر تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ دەست پێ کات وەلو پێشتریش خوێندکاران داوامی خوێندنیان نەبووە ئەوە دواتریش ئەچینە پشووی هاوین لەو کاتەش هەر داوامی خوێندن نابێت ئەبێت چی بکرێت تاوەکو قەرەبوو بکرێتەوە بۆ ئەوەی کە پەروەردەکردنی منداڵەکانمان بتوانین کە وەکو ئاسایی وەکو ڕۆژانی ئاسایی وەکو ساڵانی ئاسایی بێت و کاریگەری نەبێت لەسەریان. بەڕاستی ئێستا وەکو ئەگەر بەڕێستان معلوماتان هەبێت ئێستا خوێندنی پاڵپشتی کار بۆ زانکۆکان خراوەتە گەڕ لە 2.5 دەست کراوە بە خوێندنی ئەلکترۆنی بە شێوازی ئەلکترۆنی و مامۆستا لەگەڵ خوێندکارەکانیان گروپات دروست کراوە لە ڕێگەی گۆگڵ کڵاسڕوومەوانێ مامۆستا ئەو فترەی کە خوێندکار لە خوێندنەکەی دابڕاوە لە ڕێگەی ئەو گۆگڵ کڵاسڕوومەوەکە داغڵی گروپەکانە بن و معلومات و زانیاریەکان ئاڵوگۆڕەکەن و ئەمە بەردەوامە بێت هەتا وەکو 1.6 دواتر 1.6 ئەگەرم دۆ خەبەرەوە باشتر بڕوات ڕەنگە دەرگای هەم زانکۆکان بکرێتوانێ خوێندکار بتوانێت لەوێ ئاسوودەتر ئیمتیحان و تاقیکردنەوەی خۆی بکات و سەبارەت بە خوێندنگاکانیش ئەوەی کە من ئاگادار بم لە کەناڵەکانی ڕاگەاندنەوانێ ئەو هەوڵ و جوهدی زۆر دراوە کە بە هیچ شێوەیەک ینی ڕێگە بەوە نایەن ساڵی خوێندنی خوێندکارانمان بفەوتێت بە سوودوەرگرتن لەوەی کە هەورە فێرگیان داناوە شێوازی ئەلکترۆنی ئەمانش ئەتوانن درێژە و ئیدامە بن بەو خوێندنەی کەماویانە یعنی هیچ مەیوسێتێکی تیانە بڵێن خوێندنی ئەم ساڵ ئەفەوتێت یاخود خوێندکار زەرمەند دەبێت بەڵکو هەموو دۆخەکە ئەتوانین بڵین کەم تا زۆر لە قازانجی خوێندکارانەیە ئەی لە هاوی ناچی بکرێت ساباخان بۆ ئەوەی کە تعویزی ئەوە بکرێتەوە کە لەو پێشتریش خوێندن نەبووە و لە هاوینیشا خوێندن بڵێ چەند ئارا و ئەفکارێک خراوەتە ڕوو بۆ ئەوەی کە بتوانرێت ئەگەر هاتو ئەم دۆخەش بەرەو باشتر نەچێت تعویز لە هاوی نابکرێتەوە بەڵامەکو عەرزی بەڕێستانم کردوتم ئێستا خوێندنی پاڵپشتی کارمان هەیە بە شێوازی ئەلکترۆنی ئەتوانین لە ڕێگەی ئەمەوانێ ئەگەر بێت و لە هاوینیشان نەتوانین درێژە بە خوێندن بین ئێمە لێرەوە لەم سەرەوە ئەم حلەمان بۆ دۆزیوەتەوە کە ئەتوانین بڵین ساڵی خوێندنی خوێندکارەکانمان نافەوتێت و هیچ گرفت و زیانێک بۆ خوێندکارەکان دروست نابێت تەنها ئەوەی کە خوێندکاران بتوانن سوود لەو کاتی هاوینی خۆیان وەربگرن لە شتی باش و بەکەڵک و بە سوودا بەکاری بهێنن بتوانن وەختە فەراغەکانی خۆیانە لە شتێکە سەرف بکەن کە ئیسفادەیان پێ بگەێنێت. مام ساباخان ئەمێ باسێک لەوە بکەین باست لەوە کرد کە وانەکان بوون بە ئەلکترۆنی بە ئەلکترۆنی ئەخوێنرێن ئەمێ باسێک لەوە بکەین کە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و زۆرمانەوە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر منداڵەکانمان و ئەو ئەپانەی هەیە بۆ نمونە ئەو یاریانی کە ئیکەن ڕۆژانن لە ڕێگەی ئەو ئایپاد و ئامێرە زیرەکانەوە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر پەروەردەکردنی منداڵەکانمان. دەستەکانە خۆش بە پرسیارێکی زۆر جوان و معقولە لە ڕۆژگاری ئەمڕۆمانە ئەلکترۆنیات و ئەو پێشکەوتنە تەکنۆلۆژیایی کە ڕووی لە هەرێمی کوردستانە کردووە کەم تا زۆر کاریگەری زۆری هەیە لەسەر نەک هەرچینی فیئەی مناڵ بەڵکو لەسەر گەورەکانیشمان بەڵام تەوەری ئەمڕۆی ئێمە لەسەر پەروەردەکردنی مناڵە بۆیە زیاتر باز لەو لایەنەی پەروەردەکردنی مناڵەکەین و کاریگەری تەکنۆلۆژیا لەسەر پەروەردەکردنی مناڵ. طبعا ئەتوانین بڵین ئەمڕۆ ئەپ و ئەپلیکیشن و وەسائلی تەکنۆلۆژیای زۆر پێشکەوتوو هاتووتە کایوانێ بۆ نمونە هەنێک یاری هەیە و هەنێک ئامێر و ئەدەوات هەیە کە مناڵان لە ئەمڕۆیە بەکاری هێنن کەویش بریتین بۆ نمونە پلەیستێشنە ئەکسبۆکسە
سینەمای مناڵان تایبەت بە مناڵانمان هەیە یاخود گۆڤار و نامیلکەکان یاخود آیفۆن و آیپاد و ئەم هەموو شتانی کە هاتوۆتە کایەوانێ و مناڵ بە ئاسانترین شێوە بەردەستی ئەکەوێ من هەموو کاتێک گوتومە تەکنۆلۆژیا دوو ڕووی هەیە لایانی ئیجابی هەیە و لایانی سلبیشی هەیە ئەوە خۆمانین کە بمانەوێ بە کام بار و بە کام شێوایە بەکاری بهێنین ئەتوانین بەکاری بهێنین بۆیە زۆر گرنگە لەسەر دایک و باوک هۆشیاری زۆریان هەبێ لە بەرامبەر بەکارهێنانی ئەدەواتە ئەلکترۆنیەکان بۆ مناڵەکانیان و هەموو کات وتومە تەکنۆلۆژیا و ئەولەمە و تەکنۆلۆژیا چییە سیلاح زولحەدەین شمشێرێکی دووجەم سەرا هەم ئیجابیەتی هەیە و هەم سلبیەتی هەیە ئەو خۆمانین کە ئەتوانین ئاراستەکە بە کام لایەنە بەرین بۆیە لەسەر دایکان و باوکانی بەڕێز و عزیز پێویستە کە هەر کاتێک تۆ ئامێرێکی ئەلکترۆنی بۆ مناڵەکە دەکڕیت لەژێر چاودێری خۆتا بێت و بزانی چۆن بەکاری ئەهێنێت چونکە ڕاستە تەکنۆلۆژیا خزمەتی زۆری بە ئینسان کردووە لەگەڵ هەموو ئەو سوودانی کە هەیەی زیانی زۆریشی هەیە گەر ئێمە بەباشی بەکاری نهێنین و بە وریاییەوە مامەڵی لەگەڵانەکەی یەکێک لەو زیانانە کە ئەوەی زۆربەی توێژینەوەکان ئەویان سەلماندووە کە کاریگەری نێگەتیڤ لەسەر مێشکی مناڵ بەجێ هەڵێت کاتێکی زۆر بە دیاشاشی تەلەڤیزۆنەوە خەریکی ئێکس بۆ کەس بیان پلەیستیشنیان هەر ئەدەوات و ئامێریکی ئەلکترۆنی بێت زۆر جار حاڵەتی گرفتی ئەوە هەیە حاڵەتی ئیدمان دروستەکە لای عەفۆلای مناڵەکە حاڵەتی جۆرێک لە وابەستەیی و خوپێوەگرتن لە بەرامبەر ئەم شاشەیە کە وای لێ ئەکا لە داهاتووە تووشی جۆرێک لە گۆشەگیریەکە کە بە ئاسانی ناتوانێت مامەڵەشی لەسەر تەندروستی بەتەکید ئەبێتە هۆی وشک بوونەوەی دەمارەکانی چاوی ئەمە قسەی من نیەمە توێژینەوەی زانستی ئەمانەی سەلماندووە ئەبێتە هۆی کەسبوونی چاوەکانی ئەمە جگە لەوەی لە ڕووی جەسەدەییەوە بەردەوام تۆکە دانیشی بەدیار ئامێرێکەوە ڕەنگە تووشی قەڵەویت بکە ڕەنگە تووشی پشئێشت بکە ڕەنگە تووشی شانەسەری بەردەوامت بکە وەکوتم لەگەڵ هەموو ئەمانەشە لایەنێکی تری سلبی ئەم ئامێرانە ئەوەیە کە تۆ مناڵێکی گۆشەگیرت بۆ بەرهەمەهێنێ کە دوایی ناتوانێت بە ئاسانی تەکەیف و گونجاندن و تێکەڵاوی بکاتەوە لەگەڵ کۆمەڵگایە لەگەڵ مناڵەکانی هاوتەمەنی خۆیان مام ساباخانەوێ بزانم کە بۆ ئەم خاڵە چارەسەر چییە چۆن دایکان و باوکان ئاگان لە منداڵەکان بێت بۆ ئەوەی کە کەمترین کات تۆڕە کۆمەڵاتیەکان بەکاربێنن و ئەوەی کە بەکاریشی ئێنن لە پێناو شتێکی بەسوود بێ و بتوانێت کە پەرە بەتوانەکانیان بدات زۆر مهمە من یەکەم قسەش وتم لەسەر دایک و باوک پێویستە بزانێت چۆن مامەڵە لەگەڵ فەن و لەگەڵ پرۆسی پەروەردەی مناڵەکان بەڕاستی لەسەر هەموو دایک و باوکێک دایک و باوک پێش ئەوەی مناڵ بخاتەوە بێ بزانێت چۆن پەروەردەیەکە و بەکارهێنانی ئەم ئامێرانە لە ئەمڕۆیە وەکوتم لێشاو هاتوتە کوردستان و بەلایانی کەمەوە زۆربەی ماڵەکان هەرێکێک لەم ئامێرانی هەرتیایە ئەگەر هیچی تیانە بێ مۆبایلە زیرەکەکانی تایە کە زۆربەی کات بەدەست مناڵەوەی کە ئەمە ئەکرێ بڵین کاریگەری سلبی و نەگەتیڤ لەسەر تەندروستی و لەسەر جەستەی مناڵ بەجێڵێ کەواتە حل چییە لەم کاتەیە حل بریتیە لە هۆشیارکردنەوەی دایک و باوکان لە ڕێگەی ئەم بەرنامانەی ئێوەی بەڕێزەوە لە ڕێگەی هەوڵدانی ئەو دایک و باوکە بۆ خۆی بە خوێندنەوەی سەرچاوە و کتوب و مەسادڕەکان بتوانێت هۆشیاری خۆی بەرامبەر ئەو تەکنۆلۆژیایە زیاتر بکات بزانێ ئیسفادە و لایەنە خراپەکانی تەکنۆلۆژیا لە چه ئاستێکە بۆ ئەوەی کەم تا زۆر ڕێگە بگرێت لە کاریگەریان نەرێنی و سلبیەکان لەسەر جەستەی مناڵ لەسەر دەرونی مناڵ لەسەر سیحەتی مناڵ تاوەکو بتوانێت ئەم کاریگەریانە کەم بکاتەوانێ کەواتە هەموو ئەو بابەتانە بۆ ئەوەی کە وا بکات کاریگەری تەکنۆلۆژیا کاریگەرە سلبیەکەی نەک ئیجابێکی لەسەر مناڵ کەم بکەینەوە بریتیە لە هۆشیارکردنەوەی دایکان و باوکان هەوڵدانی دایکان و باوکان بۆ خۆ هۆشیارکردنەوە و چاودێ لە هەمان کاتدا چاودێریکردنی مناڵەکانیان بۆی بزانن و تۆ زۆر گرنگە کاتێک مناڵ بەرامبەر بە شاشەیەک دانیشێت ئیتر ئێکس بۆکسە پلەیستیشنیان ئامێرێکی زیرەکە کاتی بۆ دانبی بۆ نمونە لەم ڕۆیە سعاتێک 2 ساعت بۆت هەتە لە کاتی خۆیان ئیترەمە ئەبێ بکوژێتەوە یان ئەبێت تۆ هەموو شتێک کە بۆ مناڵ یەکڕی ئەبێ هەدەف و ئامانجێکت هەبێ بزانی هەدەف لە بەکارهێنانی ئەم شتە چییە کەواتە مام ساباخان ئەمێ بێمە سەر بنەماکانی پەروەردەکردنی منداڵە بزانم کە بنەماکان لە چی پێک هاتوون و باسێک لە بنەماکان بکەین بەڵێ طبعاً یەکێک لە کارە هەرە قورسەکان کە ڕوبەڕووی دایک و باوکانە بێتوانێ لە ژیانی هاوسەرێتیە بریتە لە پەروەردەکردنی مناڵەکان بەڕاستی پەروەردەکردن پرۆسەیەکی زۆر عجیب و غەریبە پرۆسەیەک ئەگەر بەوردی لێی قوڵ بیتەوانێ ئەتوانی بڵێ کە لە ئەهەمیەت و گرنگی ئەم پرۆسەیە دڵنیابیت بۆیە لەسەر هەموو دایک و باوکێک پێویستە وەکووتم پێش پرۆسەی ئەوەی کە مناڵ بخاتەوە بزانێ
لە زانیاری هەبێت لەسەر بنەماکانی پەروەردەکردنی مناڵێکی تەندروست چکە هەموو جۆرە پەروەردەیەک پێی ناوترێ پەروەردەی تەندروست ئەو بۆیە لەسەر دایکان و باوکان پێویستە کە شارەزایی تەواویان هەبێت لەسەر بنەماکانی پەروەردەکردنی مناڵ بەڵێ لە گرنگترین ئەو بنەمایانەش بریتێ لە ڕێزگرتن بۆیە پێویستە لەسەر هەموو دایک و باوکێک ڕێزگرتن لە نێوان هەردوو لای هەبێت تاکو مناڵەکانیش بتوانن چاو لەوان بکەنەوە چکە مناڵ دوجار تەقلیدی دایک و باوکێکاتەوە دوجار چاو لەو هەڵسە و کەوتۆ ڕەفتارانەکە کە دایک و باوکیان لە چوارچەوەی خێزانە و لەژێر سەقفێکە ئەنجامێنن وەکو معلومە لای بەڕێزیشتان ڕێزگرتن بنەمای مانەوە و ئیدامەدانە بە پەیوەندی نێوان دوو کەس باخان ناخکۆکی نێوان خێزانەکان بە تایبەت دایک و باوک تا چەند کاریگەری ئەبێت سەر داهاتووی منداڵەکان تا چەند کاریگەری ئەبێت لەسەر پەروەردەکردنی بۆ نمونە دایک و باوکێک لە ناوخۆیاندا شەڕیانە ئەمە تا چەند ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە لە داهاتوودا منداڵەکەشیان شەڕانی دەرچێت بە تەئکید ژینگەی خێزان ژینگەیەکی زۆر کاریگەری لەسەر پەروەردەکردنی منداڵ جا چه ژینگەیەکی سەلیم بێ یان چه ژینگەیەکی پڕ لە ئاژا و کێشمە و گرفت بێ وەک بەڕێز دەڵی ناکۆکی نێوان دایکان و باوکان بە دەرەجەی یەک ئەگەر بڵین لە سا یەک ئەم حاڵەتە تەئسیری نەبێت بەڵام بە ڕێژەیەکی زۆر و بەرفراوان ناکۆکی نێوان دایکان و باوکان تەئسیراتی سلبی هەیە لەسەر لایانی جەستەیی منداڵ لەسەر لایانی دەرونی منداڵ لەسەر سیحەتی ئینسان بە شێوەیەکی گشتی کە دوجار وای لێکا زۆر جار من لە قسەکانیشە ئاماژەم بەوەیە کە مناڵ چاو لە هەڵسوکەوت و ڕەفتاری دایک و باوکێکە کاتێک دایک و باوکێک لە ماڵێکە لەژێر سەقفێکە ناکۆکن مەشاکیلیان هەیە بە بەرچاوی مناڵەکانەوە شەڕ و ئاژاوە و کێشمە و گرفتی زۆریان هەیە ئەمە ڕنگدانەوەی سلبیە بێ لەسەر مناڵەکان دوجار ئەم مناڵش ئەچێتەوە ناو کۆمەلگا هەمان سلوک و هەمان تەسەڕوفات هەمان تونند و تیژی هەمان کێشە و گرفت بۆ کۆمەلگا دروستەکاتەوە بۆیە زۆربەی ئەگەر سەرپێ لە ئیسلاحی ئیجتیماعی لە سلەیمانی زۆربەی ئەو کەسانی کە تووشی گرفت بوون تووشی گرتوخانە و بندرخانە بوون ئەوانن کە بناغەیەکی تۆکمە و باشیان نییە لە ڕووی پەروەردەییەوانێ ئەوانن کە کێشە و گرفتیان زۆرە عەفو لە چوارچێوەی خێزانەکانیان ئەمە باسێک لەوە بکەین کە ئەو منداڵانی دایک و باوکیان لە یەکتری جیا ئەبنەوە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر داهاتویان و پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە کاریگەری نەبێت لەسەر پەروەردەیان و بتوانن کە ژیانی ئاسایی بەڕێ بکەن بەڵێ بێگومان تەلاق شتێکی منبوزە خی گەورەش لە قورعاناڵێ ئەبغەض الحەڵاڵ یعنی پیسترینی حەڵاڵەکانە کە دامناوە بەڵام ئیتر ئەمە سروشتی ژیانە ڕەنگە دوو کەس نەتوانن بێکەوە ئیدامە بە ژیان بن و تەلاق باشترین و جابوونەوە باشترین حل و چارەسەرە ئەمە بابەتی تەلاقیان بابەتی جابوونەوە ئەکرێ بڵین لە چوارچێوەی لە دووتێی بەرنامە و دوو بەرنامە و سێ بەرنامەیان هێشتا ڕەنگە نەتوانین حەقی تاواتی خۆی بینێ بەڵام ئەکرێت بڵین تەلاقی یاخود جابوونەوەی نێوان دوو هاوسەر کاریگەری سلبی زۆری هەیە لەسەر پەروەردەکردنی مناڵەکان لە حاڵەتێکە ئەتوانین بڵین ئەم کاریگەریە چونکە مناڵ لە ژێر سەقفێکە لە چوارچێوەی خێزانێکە لەگەڵ دایک و باوکیا ژیاون لە پڕ ئەم سەقفەدا ئەڕمێ ئەم دوو کەسە جیا ئەبنەوانێ پەرتەوازی ڕوو لەو عایلەیەکە بێگومان ئەمە تەئسیراتی سلبیە بێت وتم لەسەر کۆی لایەنەکانی ژیانی مناڵ وای لێ ئەکات کە کەسێک بێ هەمیشە زۆر جار ئەو مناڵانی کە دایک و باوکیان جیابوونەتەوە ڕەنگە حەز بە گۆشەگیری بکەن حەز بە تێکەڵاوی بوون نەکەن هەمیشە حەز بە کەمی بکەن یعنی تووشی حاڵەتێک ببن کە یعنی تووشی حاڵەتێکی وا بنکە تایە هەز بە کەمی و هەز بە منپانەبوونی خوان خۆی بەراورد کا بە هاوڕێکانی ببینێ کە ئەو باوکی هەیە ئەو دایکی هەیە و لەژێر سەقفێکە کاتە هەموو ئەم تەئسیراتانە تەئسیراتی سلبین کە ئەکرێ بڵین لە نەتیجەی پەروەردەیەکی هەڵەوانێ تەئسیراتی سلبی لەسەر مناڵە دروستەکە کە دوجار ئەم مناڵەژە چێتەوە ناو کۆمەلگا هەمان ئەم سلبیەتە هەمان ئەم ڕەفتارە نەرێنانە لەگەڵ خۆیان باتە کۆمەلگا و دوجار توانین بڵین کاریگەری سلبی زۆر خراپ بە دوای خۆیان هێنێ مامۆستا باخانەوێ باسێک لەوە بکەین کە تا چەند گرنگە کە دایکان و باوکان ئاگیان لە کاروباری ڕۆژانەی منداڵەکەیان بێت بۆ نمونە کە ئەچنە قوتابخانە لیان پرسنەوە کە چیتان خوێن بۆ ئەمڕۆ چیتان کردو بۆ ئەوەی کە بتوانن کە لە ڕێگەی ئەوەی کە شتەکانی ژیانیان بزانن پەروەردەیەکی باشیان بدەنێ بەڵێ من هەمیشە وتومە دروستبوونی پەروەردەیەکی سەلیم بریتێ لەوەی کە لە ڕێی دایک و باوکێکەوە کە شارەزایی تاویان لە بنەما و قەواعیدەکان و زانست و فەنی پەروەردەیە هەبێت زۆر گرنگە کاتێک تۆ مناڵەکەت ئەنێنیتە خوێندنگا و لەژێر چاودێری خۆشتا بێت
هەوڵ بە سەردانی خوێندنگاکەی بکەیت و کۆنتاکت و پەیوەندی دروستکەی لەگەڵ مامۆستاکانیە بزانی کێشە و گرفتەکانی لە خوێندنگە چیە، ئاستی زانیاری چۆنە، یعنی ئەم بە دوواداچوونە بۆ مناڵ لە خوێندنگە زۆر گرنگە. بەشداری هەوڵ بە بەشداریکە لە کۆبوونەوەکانە کە لە خوێندنگاکانە کرێت. هەمیشە پێویستە لەسەر دایک و باوکان کە جۆرێک لە هاندانیان هەبێ بۆ مناڵەکانیان، جۆرێک لە دەستخۆشیان هەبێ بۆ منداڵەکانیان تاوەکو ئەم کەسەش حەز بۆ کە ئەم سلوک و ڕەفتاری کە کردوێتی سلوک و ڕەفتارێکی گونجاوە لە بەرامبەر پاداشتێکی وەرگرتووە و لەگەڵ ئەوەش ئەبێت لەگەڵ پاداشتەکە بێت سزاشمان هەبێت کەواتە چاودێری بەمانەی ئەوە نایە کە من سنووری ئازادیەکانی مناڵەکانم ئەبەزێنم، نه، بەڵام چاودێری وەکو ئەزانن ئەمڕۆ ڕۆژگاری ئەمڕۆتم سەردەمی ئەولەمەیە گۆڕانکاری زۆر هاتۆتەکایەوە لەبەرەوە بێت لەگەڵ ئەم زەمانانە ئێمەش خۆمان بگونجێنین و بتوانین لەگەڵ ئەم گۆڕانکاریانەیە بڕۆین تاوەکو مناڵەکانیشمان نەکەونە هەڵەوە تووشی کێشمە و گرفتی بەرچاو نەبن کە ڕۆژانە ئێمە ئەم کێشە و گرفتانە بینین لە ناو کۆمەلگاکی خۆمانە. مامۆستا باخان دەستەکانە خۆش، سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ زانیاریەکان، بەڵێ سپاس بۆ مامۆستا باخان ئەحمەد، مامۆستا لە زانکۆی سلێمانی کە بەشێکی ڕاستەوخۆ لەلامان بوو. بەڵێ عزیزانم ئێستاش پێیامنێرمان شاڵاو بەشێکی ڕاستەوخۆ لە دوکانەوە لەگەڵمانە شاڵاو سڵاو لێوێ بەیانیت باش بێ دەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چین. بەڵێ سڵاو لێوە و سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان. وەک ماوەی نزیکەی 2 مانگ قەدەغی هاتوچۆ بووە و دەوامی فەرمانکە حکومیەکان بەو هۆیەوە نەبووە، دیارە بەهۆی ڕێگریکردن لە بڵاو نەبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەمڕۆژ لە قەزای دوکان و هەر پێشناحەکەی بەتەواوی سەرجەمدام و دەستگا حکومیەکان بەڕووی هاوڵاتیاندا کراونەتەوە و من ئێستا لە بەنداوی دوکانم لە گەشتەکانی داهاتووشدا بەردەوام دەبین لەسەر گواستنەوەی هەواڵ و زانیاریەکان لە سنووری ئیدارەی قەزای دوکان بە شێوازێکی گشتی سەرەتا لە بەڕێوەبەرایەتی بەنداوی دوکانەوە دەست پێ دەکەین. ئەمان هەیە بزانین مێژووی دروستبوونی بەنداوەکە ساڵی چەند دروست کراوە و تا ئێستا ئایا هیچ گرفتێکی هونەری و تەکنیکی بۆ دروست بووە و جیاوازی و بەراوردەکان لە ڕووی داتا و زانیاری لە ئاستی ئاوی دەریاچی دوکان و ڕێژەی بانامبارین بۆ بینەرانی کاناڵی ئاسمانی گەلی کوردستان دەگوازینەوە. سەرەتا بەڕێز ئەندازیار محەممەد تایر جەلال بەڕێوەبەری بەنداوی دوکانم لەگەڵە. کاک محەممەد سڵاو لێبێ و ئەم کاتت باش. سڵاو لە خۆشتان کاتێکتان باش. کاک محەممەد سەرەتا هەوێلەوە دەست پێ بکەین باسی مێژووی دروستبوونی بەنداوی دوکانمان بۆ بکەی و ئایا تا ئێستا هیچ گرفتێکی هونەری و تەکنیکی بۆ بەنداوە دروست بووە یاخۆ بەنداوی دوکان یەکێکە لە بەنداوە گەورە استراتیژیەکانی عێراق بەگشتی وە کوردستان بە تایبەتی لە ساڵەکانی 1938ەوە بۆ ئەوەی کۆنتترۆڵی ئاویزی بچووک بکرێت بیر لە دروستکردنی ئەو بەنداوە کراوەتەوە و لە ساڵەکانی 1940 دوای دروستبوونی مەجلیسی ئەعمار چەند کۆمپانیایەکی جیهانی ڕاستپێرا بۆ ئەوەی بیر لە دروستکردنی بەنداوێک بکەنەوە بۆ کۆنتترۆڵی ئاوی زەی بچووک و لە ساڵی 1954 بۆ یەکەمین جار دەست بەکار کرا لە دروستکردنی ئەم بەنداوە استراتیژیە گەورەیە و ئەو کاتە یەکەم بەنداو بۆ لە عێراقا دروست بکرێ و ئیستاژ یەکەم بەنداوە لە جۆری خۆی کە کۆنکریتێکی چەماوەیە، چونکە هەموو بەنداوەکانی عێراق ئەمڕۆکە لە جۆری گڵینە، بەرد و گڵین و ئەمانە ئەوسا بەنداوی دوکان یەکەمین بەنداوە لەو جۆرە. بەنداوی دوکان لە درێژەکەی لەسەرەوە 365 مەترە و بەرزیەکەی 116 مەتر و نیوە و توانای گلدانەوەی 7 ملیار مەتر سێجا و نیو ئاوی هەیە، 7.5 ملیار مەترە سێجا. ئەمە لە کاتێکا بە زۆرترین پڕبوونیەتی و بەنداوەکە لە مێژووی دروستکردنیەوە هەتاکو ئەمڕۆکە تەنیا 2 جار سەرڕێژی کردووە لەو دامەزرایەوەی بێڵماوسە و یەکیان ساڵی 1970 بوو کە منسوبی ئاوەکەمان گەیشتە 556 مەتر لە ڕووی ئاستی دەریاوە و دوای 30 ساڵ سەر ئەوە کە ساڵی پار بوو 2019 ئاستی ئاوەکەمان گەیشتە 582 مەتر لە ڕووی ئاستی دەریاوە و لەو ئاستەدا دەریاچەکەمان پڕ بوو و 7 ملیار و 280 ملیۆن
مەترسیەجا ئاوی تیا بوو بێگومان بەنداو کە دروست ئەکرێت و بە تایبەتی بەنداوی دوکان بۆ کۆنتترۆلکردنی ئاوی لافاوی زۆر و لە هەمان کاتە بۆ گلدانەوەی ئاوێکی چاک لە وەرزە باراناویەکانە و بەکارهێنانی لە وەرزە وشکایەکانە و هەروەها بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا ئەویش بە دروستکردنی ویزگەیەکی کار و ئاوی لە ساڵەکانی 1970 و 76ەوە و هەروەها بەنداوەکە ئەمڕۆکە وەکو سامانێکی ماسی وڵات و هەروەها وەکو ناوچەیەکی گەشتیاری بەکارێت و پرۆژەیەکی استراتیژیە لە کوردستانە و بێگومان بەنداو عادەتەن لە عالەمە ڕێکخراوێکی بۆ دروستکراوە بە ناوی ئایکۆڵدەوە International Commission of Large Dam لەبەرەوەی بەنداو بۆ بە پرۆژێکی جیهانی و ئەم بەنداوی ئێمەش ئەندامە لەو کۆمیشن. کاک محەممەد ئەوەی کە باست کرد 7 ملیار مەتر سێجا ئاو دەگرێت ئایا تا ئێستا ئەو دەریاچەیە هەمان ئەو ڕێژەی توانای کۆکردنەوەی ئاوی هەیە ئەمە پرسیارێکی دیکەش ئەوەیە وە گوتمان هیچ کێشێ و گرفتێکی لە ڕووی هونەری تەکنیکیەوە هەیە لە ئێستادا یاخۆت بەڵێ بەنداوی دوکان لەبەر ئەوەی زۆر بە چاچی سیانە کراوە و زۆر بە چاچی ئاگامان لێ بووە بەهۆی ئەو کادرانەوەی کە لێرەن و بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتەکەمان وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو بەنداوەکە ئەمڕۆکە هەمان توانای یەکەمین جاری هەیە لە گلدانەوەی ئاوە کە 7 ملیار و نیوە و بینیشمان ئێمە پار 7 ملیار و 280 ملیۆن مەترە سێجا ئاومان گلایەوە و لە هەمان کاتیشا داوامان لە حکوومەت کرد حکوومەتی هەرێمی کوردستان کە دوای ئەو پڕبوونە بتوانین تەقییمی سەلامی سەدەکە بکەین نرخاندنی دروستی بەنداوەکە و کۆمپانیایەکی بێگانیان بۆ هێناین زۆر بە سوپاسەوە ئەوانیش دوای ئەوەی تەقییمی سەلامی بەنداوەکەیان کرد راپۆرتەکەیان گەڕایەوە کەوا بەنداوەکە لە وەزعێکی زۆر باشایە و ڕازی بوون لە ئەدای ئێمە و حکومەت. کاک محەممەد دوایین داتا زانیاری لەسەر ئاستی ئاوی دەریاچەی دوکان و کوێ ڕێژەی بارانبانی لەم ساڵەوە بەراورد بە ساڵی ڕابردوو لە ئێستادا چییە؟ بەڵێ لە ڕاستیە ئاستی ئاو ئەمڕۆکە لە بەنداوی دوکانە 535 ئەگەر ئەم ئاستە بەراوردکەین لەگەڵ ساڵی پاردا دەوروبەری 7 متر و 50 سانتیمەتر لە پار نزمترین بەڵام ئێمە خۆمان بەراورد ناکەین لەگەڵ ساڵی پاردا چونکە ساڵی پار دووجار لە بەرواری دروستبوونی بەنداوەکە تکرار بۆتەوە کە پڕبوونی دەریاچەکەیە بەڵام ئێمە بە ئاستێکی زۆر نۆرمەڵی ئەزانین چونکە ئێمە لە بەرنامەی خۆمانە دامان نابوو منسوبی مستهدەف یعنی و ئاستی کە بیگەینێ 504 بێ و ئیسا من لەو بڕام 4 ڕۆژ 5 ڕۆژێکە ئێماگەینە 504 و دەریاچەکەمان نزیگە بێتەوە لە 5 ملیار مەترە سێجا ئاومان گلاوەتەوە خەزینێکی زۆر چاکە بۆ هەموو ئەو ناوچانەی خواردبەنداوەکە بۆ سوود لێ وەرگرتن لی بە پێی بەرنمەیەکی داڕێژراوی چاچی ئەندازیاری. کۆتا پرسیارم ئەوەیە ئەو جگە لە باران و بەفر ئەو سەرچاوانەی دیکەی کە دەریاچەی دوکان پشتی پێدەبەستێ ئایا لە ئێستادا هیچ گۆڕاگاریان بەسەرداتۆ یان هەمان ئەو سەرچاوانە کە لە ڕابردوودان خۆی لە ڕاستیە زێ بچووک لە قەسەرەکیەکەی لەناو ئێرانەوە بۆ ئێمەیەت و ئەم لە قەسەرەکیەی جاران هەرچی ئاوێک لە ئێران بباریایە لە ناوچەی خۆمان بباریایە 100% هاتەوە بۆ دەریاچەی دوکان بەزیستا دەوروبەری 16 بەنداو لەناو ئێرانە لەسەری دروست کراوە ئەگەرچی بەنداوەکانیان بچووکن ئێمە ڕاستە جانبی خراپی هەیە واریداتی ئێمەی کەم کردوتەوە تۆزێ بەڵام لە هەمان کاتە ئێمە سوودەکانیشی ئەبێ ببینین چونکە ئێمە ئەو ناوچەی تێزانی ئاوە کە کەچمنتی ئێرەپی ئەوترێ قوڕاولی تاوێکی زۆر عجایب لەگەڵ خۆیان لە زستانە ئەهێنێ ئەو بەنداوانەی ئەوان هەر هیچ نەبێت تۆزێک لەوانە گلێنەوە بۆ ئێمە تەڕەسوبات تۆزێکە مەکاتەوە و لەبەر ئەوی بەنداوەکانیشیان بچووکن ناتوانن لە وەرزی قوڕاوەکانە زۆر خەزم بکەن چونکە سەدەکانیان پڕەبێتەوە لە قوڕولیتە لەبەر ئەوە دای ئەنێن بۆ مانگی 5 و 6 خەزنی تەواویانەکەن و ئێمە سوودمان لە ئاوی خۆمان هەر بینیم.
خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەندازیار محەممەد تای جلال کە بەشێوی کە ڕاستەخۆ لەگەڵمان بوو ئەو کاتە پێبەخشین ئەمڕۆ لەگەڵەوەی کە سەرەتای یەکەم ڕۆژی داوام بوو سپاسی بەڕێز دەکەین کاک محەممەد بەڵێ ئێستا بۆ قسەکردنی زیاتر لەسەر وێستگەی کار و ئاوی واتە بەرەمێنانی کارەبا لە بەنداوی دوکان بەڕێز ئەندازیار بەکرد محەممەد وەرەگرین لێپسایی وێستگەی کار و ئاوی دوکان کاک محەممەد کاک ئەو بەکرد سڵاو لێبێ ئەو کاتت باش ئەبینین بەڕێزی شتان سەر ڕاوی کە لەماوەی دومانجی ڕابردوودا با بڵین فەرمانگە حکومیەکان داخراون بەڵام ئێوەش بەردەوام هاوشێوی بەڕێبەرایەتی بەندا و بەشێک لە فەرمانەکانی دیکە ئێشی گریتان هەبووە بابزانین لە ئێستادا وێستگەی کار و ئاوی لە چه حاڵێکدایە و گرفتەکان چین و پێداویستەکان چین و توانێت چەند بەرەمێنانی کارەباکەن پێش هەموو شتێ سوپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن سوپاس بەخوا دوایی بەسەربردنی ماوەی 2 مانگ لە کەرەنتینە و لە دابڕان لە دەوام فەرمانبەرەکانمان بە ژمارەی تەواو بە ساغ و سەلامەتی گەڕاونەتەوە کەەوەش لە ڕاستیدا دەستکەوتێکی باشە لە هەمان کاتدا هەرێمی کوردستانی لەخوا بە زیاد بە سەلامەت دەرسو لەو نەخۆشی و لەو بارودۆخی کە بەسەر ژیاندا هات بەگشتی فەرمانبەرەکانمان بە شێوەیە گشتی لەو ماوەی کەرەنتینەدا بەردەوام بەشی ئیشپێکردنمان لە دەوام بۆ لەگەڵ بەشی پاسەوانەکانمان نەمانێشتۆ بڵین وێزگەکە پەکی بکەوێ بەردەوام وێزگە ئیشی خۆی کردو بەو بەرنمەیە کە وەزارەتی کارەبا دایناوە لە هەمان کاتدا لە کاتی پێویستیشدا هەر گیرگرت و هەر کێشە و مەشاکلی هەوو بێ لە وێزگەکەدا بەشەکانی سکانەوە و بەشانەی کە لە پشودا بوون ئەوانیش هێنراونەتەوە و هاتوونەتەوە ئیشکاری خۆیان کردووە و نەمانێش وێزگە پەکی بکەوێت ئێستادا چەند یەکەمە یەکەی وێستگەی کار و ئاوی لە کاردایە و توانای چەند بەرەمێنانی کارەبا هەیە لە ئێستا لە ئێستادا ئیشپێکردنی وێزگە وەکو چۆن وەزارەتی کارەبا بەر لە پرۆگرامی بڕیندە و بارودۆخی کەرەنتینەکەش یەک تۆربایانیان پێویست بۆ لە وێزگەی کارەوەی دوکانی ئیشکات بپێ و بەرنمەیە کە هەیە بۆ بەردانەوەی ئاو لە هەمان کاتدا بەرەمێنانی کارەبا ئێمە تۆربایانەکەمان بەردەوامی ئیش دەکات و لە کاتی پرۆگرام و لە کاتی پێویستیشدا هەندێک زارکراوەتە دوو تۆرباین لەگەرنا بەردەوام یەک تۆرباینمان لە ئیشدا بووە لە ئێستاشدا دوو تۆرباینی ترمان ئامادەیە بۆ ئیشکردن دەرکاتی پێویست بێ لە دوای سەری ساڵەوە تۆرباینی بڕین چوارەممان خستە ژێرسیانە بەداخەوە تەقریبن لە ڕۆژەکانی کۆتاییدا بوون کە دەوام بەو شێوەیە ڕاگیرا ئێستا لێرە بەدواوە دەست دەکەینەوە بە ئامادەکردنی ئەویش و ئینشەڵڵا ئەویش لەسەر ڕۆژێکی داهاتوودا ئامادەبێتەوە بۆ ئیشکردن بێگومان یەکێک لە وەک بەڕێستی بەڕێبەری بەندای دوکان ئاماژەی پێکرد یەکێک لە ئەو مواسەفاتی بەنداوی دوکان بەرەمێنانی کارەبایە دەکرێت بڵین ئایا هاوشێوەی بەنداوی دوکان وێستگەی کار و ئاویش لە ماوەی ئەو چەند ساڵێک کە دروست کراوە کارەبا بەرەمدێنێ هیچ گرفتێکی نییە یاخود ئەو گرفتانە چین کە هەن و پەیامی ئێوە چیە بۆ لایەنە پەیوەنددارەکان بووی کە لانی کەم پرۆژەکە بەردەوام بێ لە کارکردن و خزمەتکردن و بەرەمێنانی کار لە ڕاستیدا وێزگەی کار و ئاوی دوکان نزیکەی 32 بۆ 33 ساڵێک لە ئیشدا لە ساڵی 1970 یەکەم تۆرباین کەوتۆتە ئیش و لە 79 وێزگەکە بە تەواوەتی ئیش دەکات ئەو ماوەیە بەنسبەت وێزگەیەکی کار و ئاوی و ماوەیەکی زۆرە لەو ماوەژدا چەند جارێ بڕین چەندها جار بەپێی پرۆگرام و لە سیانەکراوە تۆرباینەکان بۆیە بە شێوەیەکی گشتی بارودۆخی وێزگە بە بارودۆخی جێگیرە گیرگرفتی زۆر گەورەی نییە وەکەوەی کە بڕین وێزگە پەکی بکەوێت لەسەر هەندێک بابەت ڕاستە هەندێک کێشە و گرفتمان هەیە هەندێک پێویستی بە هەندێک کاروباری چاکسازی هەیە پێویستی بە کۆمەڵی مەوادی یەدەک هەیە ئەوانە داواکاری کە حکوومەتی هەرێم ڕاستە بارودۆخی ئابووری لەوانەیە لە هەموو دنیادا هەر بارودۆخی جێگیر نییە بارودۆخێکی بڕین ئیمەرجنسی و لە ناکاوە بەڵام لە هەمان کاتدا نابێ وێزگەش پشتگوێ بخرێت پێویست دەکات ئەو خەرجی و ئەو بەتایبەتی پێداویستی یەدەکەکان ئەو سپێرپارتانەی کە پێویستمان پێێتی دەبێت ئەوانە بەردەوامی لە دابینکردنیان بۆ وێزەکە دەبێت پەکی نەکەوێت تۆ گەر سپێرپارت پێویست نەبێ وای لە دەی وێزگە لەسەر پارچەیەکی زۆر بچووک پەکی بکەوێت بۆیە داواکاری کە حکوومەتی هەرێم لەگەڵ ئەوەی کە بارودۆخێکی دژوار هەیە بەڵام ئەو بابەتە پشتگوێ نەخرێت زۆر سپاس بۆ بەڕێزت ئەندازیار ئەو بەکر محەممەد کە بە شێوەی کە ڕاستەخۆ لەگەڵ ما بووی بەڵێ بەڕێزان ئەوەی کە گوێبیست بوون ئەو هاوڵ زانیارە نەبوون کە لەسەر بەنداوی دوکان و هەموو وێستگەی کار و ئاوی دوکان بۆ ئێوە بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان خسمانە ڕوو بەڵێ سپاس بۆ پامێرمان شاڵا و کا بەشێکی ڕاستەخۆ لە دوکانەوە لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکانیشی کا بۆ مایکی گەلی کوردستان دوان بەڵێ ئازیزانم تەواوی بەرگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینە شاد و بەختەوەر بن.